أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء. الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء. رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء. ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين. ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار.
مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال صدق الله العظيم. دمي بديلي دستي نفس بوم چشنی بالندی بندی زندان بوم آخ کنم زانی من بی آقا بوم ویلو مفتونی خوش دنیا بوم لنی و شودا چاوم بی خوبوم درونم هاوری تاریکی شوبوم گیرو دیداوی آرزوی دلبوم دور لناسینی اوینی قلبوم آخ بۆ بێهەستی و ژینی ڕابردووم هەزاران ئەفسوس تەمەن بەسەر چووم ئەبێ هەر بگریم هەڵکێشم ئاهەم بۆ ئەو ساتانەی پڕ لە گوناهەم بمبەخشە خوایە بمبەخشە خوایە من پەشیمانم ئارام کە دڵ و دەروون و گیانم پەیمان بێ هەتا من ئەچمە گڵکۆ عاشق بم هەردەم بۆ ئەوینی تۆ ئەی خودایە لە جێژاوی نەفسی عاسی دەرم بێنە بە بارانی میهر و سۆزت بە بارانی میهر و سۆزت ئارامی بۆ دڵ و دەروونم بێنە خودایە خودایە إلهي إلهي عبدك العاصي أتاك فاغفر لذنوب
في أيام مضى قد عصاك لا يملك سوى رحمك وغفرانك إلهي أرجو رحمك صل يا ربي وسلم على محمد طب القلوب ودوائها وعافية الأبدان وشفائها ونور الأبصار وضيائها صلى الله تعالى عليه وسلم تسليما. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویست. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە خزمەتتان ئەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ ماوەی دوو کاتژمێر ئینشاءالله. بابەتی یەکەممان بابەتی ڕۆژە و ئەو پرسیارە وەڵامانن کە تایبەتن بە بابەتی ڕۆژەوە لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست شێخ ئیبراهیم کە لێرە ئامادەیە بە سوپاسەوە. کاک ریاز وەکو هاوکارم لە پێشکەشکردنی بەرنامەکە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست ئەبێ بۆ ئەوەی بابەتی ئەمڕۆتان پێ بناسێنێت و ئاشناتان کات بە ئەو ناونیشانەی کە هەڵی گرتووە. هەروەها مامۆستای بەڕێز ئەدوێنێت ئینشاءالله سەبارەت بە ئەو بابەتی کە ئامادەی کردووە کاک ریاز. زۆر سپاس کاک مەحموود، خۆی گەورە پاداشت باتەوە ئینشاءالله. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێ بێ و تاعات و عیبادەتی هەموو ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانتان خۆی گەورە لێتان قبوڵ بکە. بایەخی دوعاکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانە بێ. شاعیر و عارفی خواناسی کورد مامۆستا مەحوی لەبارەی ئەو کەسانەی کە بەبێ ئاگایانە و بەبێ قەناعەت دوعاەکەن و بەجەستە دەستیان بەرزەکەنەوە فەرمێ بەخوا قەسەم لەگەڵ دڵی خاڵی لە سۆزی عشق تەکراری حرفە بەس دەمی پڕیا خوددا خوددا. دوعاکردن و پاڕانەوە گرنگترین و کاریگەرترین پەیوەندی نێوان خودای بەدیهێنەر و بەندەی بەدیهێنراوە. باشترین و ئاسانترین ڕێگەیە بۆ گەیشتنی مرۆڤ بە خوددا و داواکردنی پێداویستیە مادی و معنەویەکانی خۆی لە خوای گەورە. بینەرانی بەڕێز، بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخ و کاریگەری دوعا لە هەموو کات و ساتەکانی ژیانی موسڵمان و لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە وێزگەیەکی لەبارە، کە وێزگەیەکی گونجاوە بۆ ئەوەی مرۆڤ لەم مانگەدا هەموو دوعاکانی خۆی ڕەوانەی خوای گەورە بکە و خوای گەورەش بە شێوازێک لە شێوازەکان ئەم دوعایی بۆ بکاتە یام وەڵامدانەوەی بێ یا دواخستنی بێ یام کردنی بێ بە زەخیرە بۆ ڕۆژی قیامەت. قسە لەبارەی کاریگەری و بایەخی دوعاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ ئیبراهیم نێرگزەجاڕی کە بەڕێزیان عەزیەتیان کێشاو لە شاری خۆشەویستی هەڵەبجەی شەهیدەوە لە هاتووە و خوای گەورە هەر هەنگاوێکی وەکو ئەڵێ بە حەجێک بۆ بنووسێ و پاداشتی بداتەوە. مامۆستاگیان دووبارە بە خێراتنەوە دەکەین بۆ بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. زۆر سپاس بۆ بەڕێستان و سەرجەم بینەران و بیسەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام، بە تایبەتی شەیدایان و گوێگرانی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. خۆی گەورە سەرکەوتوت کە و سەربەرز مامۆستایان مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرموودا ئەفەرمێ دوعا کرۆک و مۆخی عیبادەتە، یا لە شوێنێکی تر ئەفەرمێ هەر دوعاکردن بۆ خۆی هەر خۆی بۆ خۆی عیبادەتە. ئەمە چه ئاماژە و پەیامێکی تایە. بەرز ڕاگرتن وەکوڵێ بایەخ پێدان، بەرزکردنەوەی پێگەی دوعاکردن تا ڕادەی عیبادەت لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆچی ئەگەڕێتەوە، ئەم بایەخە لە چێوە سەرچاوەی گرتووە. بله. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. دیارە قسەکردن لەسەر مەسئلەی دوعا سەرەتا و دەستپێک گرنگە کە هەموو لایەکمان حاڵی بین وەکو ئومەتی مسلمان کە قاعیدەیەکی قورئانیمان هەیە لە ڕوانگەی ئەو قاعیدە قورئانیەوە زیاتر و زۆرتر ئاشنا دەبین بە گرنگیدانی ئیسلام و قورئان بە تایبەتی پێغەمبەری ئازیز بە دوعا. ئەو قاعیدە قورئانیش کە لەژێر سایە و سێبەریدا ئینشاءڵڵا ئەمڕۆ گوزەر دەکەین و دەحەسەینەوە هەموو لایەکمان
خوای پەروەردگارمان دەفەرمێت قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم. طبعا لێرەدا خوای پەروەردگار خطابی لەگەڵ پێغەمبەردای عليه الصلاة والسلام کە دە ئاەتەکە مانا و واتای ئاەتەکە ئەوەیە کە خوای پەروەردگار ئاگادارمان دەکاتەوە ما يعبأ بكم ربي، ئێوەی مرۆڤ بەهاتان نییە، نرختان نییە، ضەماناتان نییە ئەگەر خاوەنی دوعا نەبن. بەمانایەکی دیکە ئێوەی مسلمان لە کاتێکدا خاوەنی دوعان یان ئێوەی مرۆڤ دەست بە دوعاوە دەگرن دڵنیابن لەوەی خوای پەروەردگار بە هیچ جۆرێک تووشی نەهامەتی و ناڕەحەتی و نائومێدیتان ناکات. لە ژێر سایە و سێبەریم ئاەتەدا ئێمە زیاتر و زۆرتر حاڵی دەبین کە پێغەمبەری ئازیزمان صلی الله تعالی علیه وسلم کە دەفەرمێ الدعاء هو العبادة. لفرموديكي ديك لا دفرمي أفضل العبادة يعني دفرمي ليس شيء أكرم عند الله من الدعاء. هیچ عیبادەتێک لای خوای پەروەردگار ڕێزدارتر و بەڕێزتر نییە لە دوعا کردن. کەواتە ئەلێرەوە دەزانین کە دوعا لە لای پێغەمبەری ئازیز صلی الله تعالی علیه وسلم زۆر گرنگی پێدراوە. مامۆستا ئەم هەموو بایەخە خۆی عیبادەتە یان باشترینی عیبادەتە یان ڕێز و حرمەتی ئێوە بەوەی کە هەمیشە دوعا بکەن بۆچی لە ئێستاە لای ئێمە ونە ئەم بایەخە؟ یعنی مرۆڤ ڕۆژوو ئەگرێ نوێژەکانی ئەکا حەجەکە بەڵام سەیرەکەی کەمترین کات و ساتی ژیانی خۆی بۆ دوعاکردن تەرخانەکە هۆکاری دوعانەکردنی ئێمە بۆچی ئەگەڕێتەوە؟ طبعا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە فقهی دوعامان نییە، ئاشنا نین بە فقه و بە مانا و واتاکانی دوعاکردن. بۆیە زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە لێرەوە هەوڵ بین کە مسلمانان و سەرجەمبینەرانی ئازیز وشیار و بە ئاگا بێنینەوە سەبارەت بەوەی کە دوعاکردن کاری سەرجەم فریشتەکانە و دوعاکردن کاری سەرجەم پێغەمبەرانە. یعنی بۆ نمونە باوکمان ئادەم لەگەڵ دایکە حەوا هەر لە سەرەتاوە دەستیان پێکرد قال ربنا إننا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. لێرۆ دەبینین کە لە یەکەمین پەیامبەرەوە لە یەکەمین پێغەمبەری خوای پەروەردگارەوە مەسئلەی دوعا دەست پێ دەکات کە هەردووکیان اعتراف دەکەن کە لێرەوە یاسایەکمان پێدەدەن ئەویش ئەوەیە کە مرۆڤ لە هەوڵایە لە ژیاندا هیچ هەوڵێکی مرۆڤیش خاڵی نییە لە هەڵەکردن، بەڵام چارەسەری هەڵەکردن پێویستی بەچی هەیە؟ پێویستی بە هەڵوێستە کە بەمانە واتای دوعادێ. بۆیە بەڕاستی ئێمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دوعادا کەم تەرخەمین یا سستین فقهی دوعامان نییە و حاڵی نین لەوەی کە دوعا کە پێغەمبەری خوا دەفەرمێ الدعاء هو العبادة یانەوەی کە دەفەرمێ مخ العبادة. ئەو کاتە بەڕاستی ئێمە بەشێکی گرنگ لە عیبادەت لە ژیانمانە کە بووی دروستکراوین پێکاتەوە لە دوعا دەگەڕێتەوە بۆی کە ئێمە شارەزانین لە دوعا لە کاتێکدا شارەزابووین چۆن شارەزانی بەم فقه ئەم زانستی دوعاکردنەکە جەنابەت دووسێ جار ئاماژت بەوەدا کە ئێمە هێشتا شارەزانین ئەم شارەزاییە لە چێوە سەرچاوە ئەگرێ یان ئێمە چۆن دەستی بخەین ئەم شارەزاییە؟ کاتێک دەچینە خزمەتی قورئان خوای پەروەردگار لە ئاەتێکدا دەفەرمێ کە زۆر گرنگە بەڕاستی بەگوێی دڵ و بە چاوی دڵ لەگەڵ ئاەتەکاندا مامەڵە بکەین. خوای پەروەردگار دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب. ئەگە سەرنج بین ئاەتەکە تەنها ئاەتێکە کە مەسئلەی سوئال و پرسیاری تێدایە خوای پەروەردگار جەلە جەلالوه مەسئلەی قل بەکار ناهێنێ. بۆ نمونە یەسئەلونەکەمان زۆرە لە قورئاندا بەڵام لە مەسئلەی دوعادا قل نەهاتووە، بەڵکو دەفەرمێ وإذا سألك عبادي عني ڕاستەوخۆ خوای پەروەردگار دەفەرمێ کاتێک عەبدەکانم پرسیار دەکەن لە من فإني قريب. ناش فەرمێ فأنت قريب مني تۆی بەندە نزیکی لە منەوە، بەڵکو خوای پەروەردگار بە خۆی دەفەرمێ فإني قريب من نزیکم لە ئێوەوە. لایەتێکی تردا بۆی حاڵی بین ئێمە بەڕاستی بچین ناو فقهی دوعاوە خوای پەروەردگار کلیلەکانی دوعاکردنمان پیشان دەدا دەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها. خوای پەروەردگار ناوەکانی خۆیمان پێداناسیێنێ لە قورئاندا و لە سەرزاری پێغەمبەری ئازیزەوە صلی الله تعالی علیه وسلم وەکو باڵ و سەرچاوەی دووەمی وحی بۆ ئێمە دەفەرمێ لە ڕوانکەی ناوەکانی خوای پەروەردگار و بپارێنەوە لە خوای پەروەردگار. کەواتە دەتوانین بە شێوازێکی دیکە بڵین خەلەلی نەناسینی خوای پەروەردگارە، چونکە ئێمە لە کاتێکدا باسی کەسێک دەکەین دەگەڕێنەوە بۆ لای کەسێک دیارە ئەو کەسە دەناسین ئومێدمان پێی هەیە خۆشمان دەوێ واتە تەسەورمان وایە کە ئەو کەسە شتێکمان بۆ دەکات. مەسئلەی دوعاش ئاوهایە ڕاستە و خۆ خوای پەروەردگار ئیمانی بەستووەتەوە بە مەسئلەی دوعاوە کە دەفەرمێ کاتێک ئێوە داوا لە من دەکەن من وەڵامتان دەدەمەوە بەڵام فەلیەستەجیبوا لی
وليؤمنوا بي لعلهم يرشدون كم آية زياتر وزورة البرشاوروني من بيدا لسروي كخواي پروردگار ولامي إيما داداتوا بمرجك إيما ولامي بيامي خواي پروردگار بينويك دو إيمان من هبيت آخر ئێمە ئیمانمان هەیە بەخوای پەروەردگار بۆیە دەستی لێ بەرز دەکەینەوە و سەرمان کەس دەکەین و لێی دەپاڕێینەوە بۆیە خوای گەورە دەفەرمێ لعلهم يرشدون جا ڕشد لە مانگی ڕەمەزاندا لە سەومدا و لە دوعادا هاتوو دووبارە دەبێتەوە کە لێرەدا مەبەستی پێ کامڵبوونی ئیمانە مەبەستی پێ کامڵبوونی عەقڵە مەبەستی پێ کامڵبوونی دینداری و خواناسیە بە مانایەکی دیکە مەبەست بەواتای ئەوە دێ کە تێگەشتن و پێگەشتنی کەسەکان کامڵبوونی لەوەدایە کە خاوەنی دوعا بن و دەست بە دوعا بگرن. بەڵێ مامەسا دوو مەرج فەلیەستەجیبوا لی وەلیؤمنوا بی یعنی داوا بکەن و موسڵمانیش بن. لفرموده شهادو فرموده قدسی خواهی گفت به عبده کی استم لیکراو به عزت و جلالی خوام اگر کافریش بی هر سر دخم یعنی زور جار آیا مرجع کسی کستم لیکراو به هر ابی مسلمانیش به اینجا بوم خواهی گفت دعا که قبول کیان بومنا زور جار خواهی گفت ولامی کسی استم لیکراویش ادات و اگر چی سر به اسلامیش و مسلمانیش نبی. بالا دیاره او براستی گرنگه که اما اگداری او بین لنیو یاسا قرآنی کان دا دوو کەس جاکراونەتەوە کە دوعایان گیرا دەبێ بە خاوەنی پەیامی ئیسلامیش نەبن و ئیمانیشان بەخوای پەروەردگار نەبێ. یەکێکیان خوای پەروەردگار دەفەرمێ ئەمەن یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء. خوای پەروەردگار باسی حاڵی کەسێکە کە لەو پەڕی ئەوایە کە دەستی لە هەرچی ئەسباب هەیە بڕاوە لەو پەڕی زەلیلیدایە لەو پەڕی ناڕەحەتیدایە لەو پەڕی نەبوونیدایە ئەمە یەکێکیان ئەوی کەشان کەسێکی مەزلومە کە خوای پەروەردگار سوێن دەخوا دەفەرمێ و عیزەتی و جەلالی فعلا سەر دەخەم وەلەو بەعد حین هەرکەیش بێ. ئالێرەشدا بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی ئومێد و ئاوات و هیوابەخشینە بە مرۆڤەکان. ئەی مرۆڤەکان مەرج نییە بەڕاستی کە هەر کەسێک کە ئیمانی بەخوای پەروەردگار نەبوو نەتوانێت یعنی بە مانای دینداری و خواناسی ئیمانی نەبوو نەتوانێت لە خوای پەروەردگار بپارێتەوە. نا براستي خوا سبحانه وتعالى الحمد لله رب العالمين خواي هموانا بوي براستي امش ياسايكي زور گرنگكا اگاداري سرجم مروفكان دكاتوا كدتوانن پنابن بو خواي پروردگار بابي دينيش بن خواي پروردگار سريان دخات كواتا مامسا خواي گورا نەگەر بەرامبەر بە دوو عەبدی خۆی کە کافرن بەڵامێکی ئەمستەم لێکراوێکیشیان بۆ منە هیچ وەسیلە هۆکار و ئەسبابێکی بۆ نەماوەتەوە دەرگای دانەخستووە تەنانەت ئەو مسلمانانش کە کەمترین گوناهیانەیە کە لەوەچە یەکێ لەو هۆکارانەی کە بووەتە سەبەبی ئەوەی کە دوعانەکەم بڵێن ئێمە گوناهبارین خوای گەورە بۆ من دەرگای لەم دوو نەفرە دانەخستووە چۆن لە مسلمانی داخاب ئەمە یەکێک لەو هۆکارانیە کە ئێمە ئەبێ بەردەوام لە خەمی خۆمان نابین و دوعا بکەین. بەڵێ طبعا مامۆستا ڕیاض آياتك زور سن راكشة كجرينجا براسي سرجم بينراني عزيز زور بدقته ومعمري لقلاب كان كخواي برقادة فرمية إن الذين يستكبرون عن عبادتي أو كساني كتكبر يعني هي لبرانبر عبادة كزانيان ليرة فرمون عبادة بمعنى قشتي وفراوانيكي بشيكي جرينجي كبيغمبري خواه فرمون ممسي بي دعاية أو كساني لوت برزن لبارانو أو كساني خوان بمحتاج دزانو نابارينو لخواي پروردگار سيدخلون جهنم داخرين سبحان الله يعني دفرمي دچنا جهنم كواتا نتيجة دعا نكردن چون بو دوزخ بۆیە خی پەروەردگار یاسا یەکێ لە یاساکانی ئەوەیە کە یعنی سبحان الله ئێمەی مرۆڤ زۆر پرسیار لێک بکەین ئازیزترین خۆشەویستترین کەس منداڵ بۆ دایک و باوکی خۆی کە زۆر پرسیار دەکات لێی تووڕە دەبێ بەڵام خوا سبحانه وتعالى لەسەر زاری پێغەمبەر و ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێ داوام لێ نەکەن لێتان تووڕە دەبم إلحاح نكن بردوام نبن نقرنو بولايمن دتان قورم خلقكي ديكا دينم قناه بكنو بقرنو بولايمن كأما براستي ليروا دروازة ودرقاك من بودكاتوا كمروفكان بشوازي كي قشتي مأيوس نبن بتايبتي إيمان داران كخواي پروردگار لمسألة دعاء بتايبتي دفرمي إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون بويا إمروفكان هر كسيك بن لهر كيو بن خاوني هر قرفتو كيشيك بن بيوست براستي بيوست بن بخواي پروردگار واز لشتبشوك كان بينن يعني بو نمونا اگر كسيك يعني هندك ربط هي بو من للرقاي باترية ويان للرقاي بلوتوز ويان للرقاي واي فاي اوانيك او روهن هميان سنور دارن بلام سنورك كخواي پروردگار هیچ سنورێک نییە کە ینی ڕێگر بێت نەتگەێنێ بەخوای پەروەردگار ئەوە پەیوەندی نێوانی بەندە و خوای پەروەردگارە کە هەمیشە دەگەین بەخوای پەروەردگار. زنای مامۆستا ئێمە هەمیشە
لە دوای بانگەکان و بۆ نمونە پێش قامەت وانە دوعایەک هەیە زۆر دووبارەی ئەەکەینەوە ئەڵێن اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي سيدنا محمد أتى أخيدي ڕاوەی ئەم دوعایە چییە؟ واتە ئێمە چی پەیامێک هەیە لەم دوعایە بۆ ئێمەی موسڵمان کە داوا ئەەکەین ئەڵێن ئاتی سەیدنا محەممەدن الوەسیلە والفەضیلە؟ بەڕاستی و پرسیاری جەنابەت خاڵی یەکەم ئێمە لە پێغەمبەری ئازیزەوە با فێری دوعا بین، چونکە پێغەمبەری خواز گەورەترین شەفاعەتی کە هەڵی گرتووە دوعایەکە بۆ ئومەتەکەی، و لە دنیاشدا پێغەمبەری ئازیز صلی الله تعالی عليه وسلم مژدەیەک دەدات کە لێرەوە بەڕاستی دەیدین بەسەرجەم بینەران و بیسەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام کە ڕۆژێک دوعایەک دەکا بۆ دایکە عائیشەمان خوا لێ ڕازی بێ، دەفەرمێ خوایە لە عائیشە خۆش بە لە پێشی یعنی گوناهی پێشتری دواتری بە جۆرێک دوعا دەکات دایکە عائیشە دەفەرمێ الله ئەکبەر دڵی خۆش دەبێ. پێغەمبەری عزیز فەرمووی ئەی عائیشە دڵت بەم دوعایە خۆش بوو؟ بەڵێ پێغەمبەری خوا چی لەوە خۆشترە کە دوعای تۆ بۆ ئێمە سەکەنە تاو دڵنیاییە ئارامیە بەخشینە. دەی پێغەمبەری خوا فەرمی واللهی ئەمە دوعای منە بۆ ئومەتەکەم لە دوای هەموو نوێشێکم. ئەلێرەوە ئەو دوعایی بەڕێزت کە ئاماژەت پێدا دوای بانگەکان کە سنەتە هەر بانگ تەواوە بێ بانگ بێژ بۆ خۆی بەسووکی و سەرجە مسلمانانیش لەگەڵ تاوبوونی بانگدا اللهم صل على محمد وعلى آل محمد إنجا اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة. طبعا هم دعايا ما هو أحمد يعني پرسیارێک گرنگە بەڕاستی کە بیکەین لە خۆمان و لە بینەرانی ئازیزیش ئەوش ئەوەیە ئایا ئەم دوعایی ئێمە بۆ پێغەمبەری خوا ئیقرارە یان دوعایە؟ ئیقرار بەمانە واتای ئەوەی ئەگەر ئێمە دوعا نەکەین سەڵاوات نەدەین داوای مەقامی مەحمود نەکەین بۆ پێغەمبەری ئازیز خوا پێی نادا، یان ئەمەی کە ئێمە دەیکەین بەس ئیقرارێکە. طبعا وتنی سەڵاوات بۆ پێغەمبەری ئازیز مجرد ئیقرارە یەک، وەکو چۆن دەڵێن بۆ سەحابە ڕەضی الله عنهم چکە خوالیان ڕازی هەر ئیقرارە. لێرەشدا ئەی دەستکەوتەکەی بۆ من و تۆیە کەواتە بەم دوعایە من و تۆی مسلمان دەبین بەوەی کە پێغەمبەری ئازیز شەفاعەتمان بۆ بکات. بەم دوعایە من و تۆ دەبین بە یەکێک لەو کەسانەی کە پێغەمبەری ئازیز بفەرمێ لەسەر حەوزی کەوسەر چاوەڕێتانم. کەواتە دوعا وەفاداری ئێمەشە بۆ پێغەمبەرە ماندوو نەناسە بچووکترین وەفاشە ڕاستە سەبارەت بە پێغەمبەری ئازیز کە ئێمە دەبڕین. گەورەی و گرنگەکەشی لەوایە کە ئەم دوعایە بۆ خۆی پەروەردگارە، سەڵاواتیش هەر دوعایەکە بۆ خۆی پەروەردگار، بەڵام بەرهەمەکەی بریتیە لەوەی کە پێغەمبەری ئازیز شەفاعەتمان بۆ دەکات عليه الصلاة والسلام. مامۆستا لە دوعایەکی ترە وەک لە ئەثەرا پێم وا بێ هاتووە اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا راد لما قضيت. ئەم سێ دەستەواژەیە کە لا مانع لما أعطيت واتە هیچ کەسێک ئەوە ڕوونەکە هیچ کەسێک ناتوانێت ڕێگری لەوە بکا کە تۆ ئەی بەخشیت، ولا معطي لما منعت ئەمەیان ڕوونکەرەوە بۆ خەڵک. بەڵێ طبعا ئێمە وەکو مسلمان لە مەسەلەی دوعادا بە تایبەتی کەی ئێمە فێری دوعا بووین و لەزەتمان لە دوعا بینی ئەو کاتە دەبین بە خاوەنی عەقیدەیەکی یەکخواناسی و یەخواپەرستی و مرۆڤیش کەی لە تەنهایی ڕزگاری دەبێت کەی لە ترس ڕزگاری دەبێت کەی زاڵ دەبێت بەسەر هەموو قەیرانەکاندا ئەو کاتە ئەم قەنەعەتەی بۆ دروست بێ کە هیچ شتێک لەم گردونەدا نادرێ بە مرۆڤ خوا ئیرادەی لەسەر نەبێ و خوای پەروەردگار هەر شتێک هەر خەیرێک هەر خۆشیەک هەر ڕزقێک هەر جۆرێک لە جۆرەکانی چاکە بۆ بەندەیەکی دەستنیشان کردبێ ممکن نییە مرۆڤ بتوانێ ڕێگری لێ بکا و نەگا بەو کەسەیە. کەواتە من و تۆ زۆر گرنگە حاڵی بین لەوەی کە ئەوەندەی لەسەر زەوین خوای پەروەردگار تەمەنێکی بۆ دیاری کردوین، ڕزقێکی بۆ دیاری کردوین، ئەو ڕزقی خوا بۆ دیاری کردوین هیچ مەخلووقێک ناتوانێ تەواوی ئەو ڕزقە لە ئێمە بگرێتەوە کۆتایی بە ژیانمان بێ و ئێمە ئەو ڕزقە پێمان نەگات. ئەم قسەی جەناب ڕەبتی بوو فەرمودەیەشەوە هەیە کە لو أن أولكم وإنسكم وجنكم وأولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا على صعيد واحد فسألوني فأعطيت كل واحد مسألته ما نقص ذلك من ملكي إلا كما ينقص المخيط إذا أدخل في البحر. طبعا واللي رود ما بابر أو دروازة الروحي إيماني ك لمسألة دعاء دا إما شون دعاءكي يعني بونمونا سيدنا إبراهيم كان زور سن راكيش من كخنته ولا سرت على دەست پێکدا کە دوعای زۆرە لە قورئاندا بە تایبەتی سەیدنا ئیبراهیم کاتێک دەخرێتە ناو ئاگرەکەوە حتا مەلایکەکان چاوەڕێی ئەوەن بۆ دوعا ناکەی بۆ دوعا ناکەی ئەڵێ علمه بحالی یغنینی عن سؤالی علمی خوای پەروەردگار بە حاڵی من کافیە چی پێویستەکە من داوا بکەم. ئەمە بەمانە واتای ئەوە نییە کە ئینسان داوا نەکا، بەڵام ئەم تەسەورە زۆر گرنگە. یا من وسع سمعه الأصوات
يا من لا تختلف عليه اللغات ئەی زاتێک کە دەنگەکان هەموو دەگابەتەوە ئەی زاتێک کە ئەڵڵای جیاوازی نێوانی ڕنگ و زمان و قەد و باڵا و دەوڵەمەنی و فەقیری نییە لای تۆ بەڵکو هەموو دەنگەکان دەگابەتەوە کاتە بم ڕۆحێتەوە دوعاکردن زیاتر ئەو ئاماژەی ئەو دوعای تەیە کە بەڕێزت ئاماژەت پێدا. بەڵێ ماوەسەگیان زۆر پێغەمبەری خوا سڵ لە وەڵامی جبریلا کردە لەبارەی ئیحسانە و لێ پرسی فەرمێ خوا بپەرستی بەو شێوەی کەوا بزانی ئەی بینی ئەگەر تۆ خوا نەبینی بێگومان خوای گەورە تۆ ئەبینێ لەوەشێ زۆر جار لە بینینی کەسێکە ئەو تام و چێژە ئەگەر خوای گەورە ئێمە کاتێ دوعاکەین کە جەنابیش فەرموو ڕاستە و خۆترین هۆکاری پەیوەندی نێوان بەندە و خوای گەورەیە یعنی ئەمە وەکوڵێن نزیکترین کاتی بەندەشە لە خوای گەورەوە. ئێمە چۆن هەست بە چێژ و لەزەتی دوعا بکەین کاتێک کە ئەبینی خوای گەورە چاودێر و بینەرمانە خۆمان زەلیل کردووە لە بەردەم ئەوە لە بەردەم هیچ تاغوت و ستەمکارەکە خۆمان زەلیل ناکەین و عزەتی نەفسمان وەکوڵێ ملکەج ناکەین بۆ تاغوتە بەڵام لە بەردەم خوای گەورەدا هەم بەجەستان بە ڕۆح خۆمان وا زەلیل و پەژمردە کردووە بۆ ئەوەی گەورەترین بەزەی ڕەحمی خوای گەورە بەدەست بهێنین و چێژ و لەزەتێکیش لە دوعا بین. بۆچی ئێمە چێژ و لەزەت لە دوعاکانمان وەرناگرین؟ طبعا گرنگە وێنایە بکەین بۆ بینەرانی ئازیزمان ئەویش بریتە لەوەی کە مانگی ڕەمەزان بە تایبەتی مانگی نوێشکردنە و ئاوەدانی مزگەوتەکانە بە تایبەتیش تەراویحە. نوێش ئەگەر لە خزمەتی نوێشدا هەڵوەستەیە بکەین بەڵام وەک پێغەمبەری ئازیز صلی الله تعالی عليه وسلم کە دەفەرمێ صلوا كما رأيتموني أصلي ما بەستم چێ لێرەدا ڕەنگە ئێمە لە ظاهردا ئاسان بێ وەک پێغەمبەری ئازیز نوێش بکەین بەڵام نوێش بەمانا و واتای دوعا دێ کە ئێمە دەست پێ دەکەین هەر لێرەوە ئەم ڕۆحێتەمان بۆ دروست بووە کە ئێمە لەذەت لەم دوعای ببینین کە نوێژە کە دەفەرمێت کاتێک نێتت هێنا بۆ نوێژ و چوودە ناو ئەم دوعایەوە هەر هەموو لە نێتهێنانەوە دەستگرتنەوە قیامەوە ڕکوعەوە ئایا دەزانی هەمووی زەمینە سازیە بۆ چوون بۆ جێگایەک کە ئینسان بەرز دەبێتەوە بۆ لای خوای پەروەردگار. لێرەدا مەبەستم یانی بۆ ڕوونتر بێ یعنی ئێمە بە پێوە وەستاوین دەچین بۆ ڕکوع سبحان ربي العظيم سبحان ربي العظيم هەڵەسینەوە سمع الله لمن حمده خوای پەروەردگار بیستی حەمد و سەنا و ستایشێک کە من کردم اینجا دادەبەزین ئێمە دادەبەزین بۆ سەر زەوی بەڵام حەقیقەتەن نزیکترین ئاستی بەندە یان کاتی بەندە ئەو کاتەیە کە بەندە سەری لە سوژدایە کەواتە ئەمە لە ظاهیردا لە ڕووکەشدا نزم بوونەوە و دابەزینە ئەژینا لە حەقیقەتا بریتیە لە بەرزبوونەوە بۆ لای خوای پەروەردگار. ئالێرەدا لەزەت لە دوعا ئایا ئێمە عقلەتەمان بۆ دروست بووە کە پێغەمبەری ئازیز صلی الله تعالی عليه وسلم لێکێک لە فەرمودە صحیحەکاندا دەفەرمێ ئەقرب یعنی نزیکترین نافەرمێ قەریب ئەقرب نزیکترین کاتی بەندە لە خواوە وهو ساجد بۆیە هەر بە نەسی ئاەت خوای گەورە دەفەرمێ فەسجد واقتەریب يعني ئاەتەکە زۆر سەرنڕاکێشە دەتەوێت لە من نزیک ببیتەوە سوژدە ببە کەواتە ئێمە بەم ڕۆحیەتەوە نوێش بکەین بەم ڕۆحیەتەوە سوژدەی تیلاوەی قورئان بەرین بەم ڕۆحیەتەوە سوژدەی شکر بەرین بەم ڕۆحیەتەوە سوژدە بین لە ناو نوێژەکانماندا ئالەو ساتە وەختەدا کە زۆر گرنگە بەڕاستی لەزەت ببینین ئەمە یەکێکە لە ینی وەڵامەکان بۆ خاتریەوەی کە ئێمە لەزەت ببینین. وەڵامێکی دیکە بەڕاستی زۆر جار ئێمە ینی جەدەلێک هەبوو بە نمونە لە مانگی ڕەمەزاندا لە شەوانی پیرۆزی قەدردا بە نمونە زۆر جار پرسیار لەسەرەوە دەکرا خوا سوبحانه وتعالى چۆن دێتە ئاسمانی دنیا کە لە کاتێکدا یەکێک لە هەوێنەکانی بینینی لەزەت لە دوعا ئەوەیە خوا سوبحانه وتعالى هەموو شەوێک ئەم زەمینە سازیە دەڕەخسینەتەوە بۆ بەندەکانی بۆ گفتوگۆ و توێژ لەگەڵ خوای پەروەردگارە کە دەفەرمێ لە سەیەکی شەودا خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیا و چ دەفەرمێ. ئالێرەدا دەمەوە هەڵەیە ڕاست بکەمەوە ئێمە جاران سەرقاڵ بین بەوەی کە خوا چۆن دێ ئەوە تێپەڕێنین خوا سوبحانه وتعالى دێتە ئاسمانی دنیا بەڵام کە دێ چ پەیامێکی پێیە دەفەرمێ هەل من سائل هەل من داعی هەل من مستەغفر یعنی ئەم پرسیارانە چەند گرنگە. خوای پەروەردگار دەفەرمێ کێ داوای هەیە کێ دەپاڕێتەوە کێ عەریزەی خۆی تەقدیم دەکات بۆ ئێوە سستن تەمەڵن لە تەقدیمکردنی داخوازی و داواکاریەکانتان بۆ خوای پەروەردگار کەواتە خەلەلەکە لێرایە ئێمە وێستگەکانی نزیکبوونەوە و لێخۆشبوونی خوای پەروەردگارمان فەرامۆش کردووە یان نەناسیوە بۆیە لەزەت نابینین. کەواتە کاتێک يعني أم فرمودي پیغمبری عزیز صلی الله تعالی علیه و سلم زۆر سەرنڕاکێشە کە دەفەرمێ إن الله حي كريم حي كريم خوای پەروەردگار وەصفی خوامان بۆ دەکا دەفەرمێ خوا شەرم دەکا عەبدێکی دەستی بەرز بکاتەوە و دەستەکانی بە خاڵەتی بگێڕێتەوە
کەواتە ئێمە کە لەذەت لە دوعا نابینین خەلەلەکە دەگەڕێتەوە بۆی کە ئێمە نازانین لەکوێ دەپارڕینەوە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە کە ئەم ڕۆحێتەمان بۆ دروست بێتەوە کە خوا سبحانه وتعالى بە دوعاکردنی ئێمە لەو ئەو لە ئێمە نزیک دەبێتەوە. ڕاستە. جەنابی مامۆستا لە سوورەتی مائیدەیە پێغەمبەر عیسا سەلامی خوای لێبێ دەفەرمێت قال عيسى ابن مريم اللهم ربنا أنزل علينا مائدة من السماء تكون لنا عيدا لأولنا وآخرنا. أم دعاء كردنا بمجورة كدعواءك لخوي جورا أنزل علينا مائدة من السماء. أم لم دعايات دنياك خوي جورا دعاكي لي قبول أكا ودنياك گفتوگویەک ئەکا لەگەڵ خوای پەروەردگارە من ینی گومانم لەوانیە ئینسان ئەگەر دوعا بکە بە زمانی گفتوگۆ لەگەڵ خوای گەورەیە خوای گەورە دوعاکەی لێ قبول ئەکات چونکە بەڵگە هەیە لەسەر ئەوانەی کە تابعین و سەلەف دوعایان کردووە وتویانە خوایە من داواکارم ئەم دوعایان بۆ قبول بکەیت و لێرەش ناڕۆم خەڵک هەبووە لە کعبەی پیرۆز وتوێتی خوایە من لێرە ناڕۆم هەتا ئەم دوعایم لێ قبول نەکەی هەتا لێم خۆش نەبی هەتا شیفای و نەخۆشیەم نەدەی سوبحان الله ینی خەڵک هەبووە کە معاوەق بووە بڵێن لەسەر جێ بووە لەوێ لە عەمرە دوعای کردو تێتی خوای من لێرە ناجوڵم هەتا چاکم نەکەیتەوە خوای گەورە هەر لەوێ چاکی کردوێتەوە ینی ئەم متمانە بەخوابوونە کە متمانەت هەبێ خوای گەورە دوعاکە لێ قبول ئەکا ئەمە چۆنیە چۆن ئەتوانی دوعایەک بکەی بە شێوازێک بتانی ئەوە لە لای خۆت دڵنیا بیتەوە کە خوای گەورە لێت قبول ئەکا ئەم دوعایە. طبعا سەیدنا عیسا گرفتی زۆر بوو لەگەڵ قەومەکەی یەکێک لە گرفتەکان بریتی بوو لەوەی کە بە خواردنەکان ڕازی نەبوون خوای پەروەردگار من و ینی گەزۆ و حەڵوا و باڵندەی ئەوانەی بۆ دابەزاند بوون گرفتیان هەبوو لە مەسەلەی خواردنە بۆیە لێکێک لە داخوازی بەدیهێنانەکان کە ئەمە لێرە یەکێک لە پەیامە گرنگەکانی ئەوەیە پێغەمبەران خەمی بژێوی ئومەتەکانی خۆیان خواردووە ئەگەر ئومەتەکەیان بە دابەزینی سفرەیە گرفتیان حەل بێ ببن بە بەندەی خوای پەروەردگار ئەوە ئەم پێغەمبەرە ئازیزە هاتووە ئەم داواشی لە خوای پەروەردگار کردووە بۆ چونکە ئەم نوێنەرە لەلایەنی خوای پەروەردگارەوە و مەبەست و ئەرکی سەرشانی پێغەمبەرانیش بریتیە لەوەی کە ڕێگای ڕاست و بەهەشت بە بەندەکان بە مرۆڤەکان بناسێنن بۆ ئەم داوایە کردووە کەواتە لە مەسەلەی داوا و دوعادا سەیدنا عیسا کە داوای کردووە متمانەی بەخوا هەبووە کە متمانە بوون یەکێکە لە دڵنیایی بەخشین بەو کەسەیە کە دوعاکەت گیرا دەبێ بەڵام کە تۆ دڵنیا نەبی لە متمانەت نەبێ بەو کەسەی کە دوعای بۆ دەکەی وەلی دەپارڕێتەوە بێگومان دوعاکەت گیرا نابێ بۆیە سەیدنا عیسا کە ئەم داوایە کرد مەبەستیشی بۆ بەڕاستی بیا بە عیدێک حتا فەرمێ بۆ هەمووان هیچ کەسێک نەبێنێ لە ئومەتەکەی منە بەشدار نەبێ لەم سفرە و لەم نانە بەڵکو ببێ بە هەوێنێک بۆ خاترەوەی کە هەوێنێکی ئاشتی و ئاوەدانی بێ لە وڵاتیشماندا زیاتر. مامۆستا زۆر جار هەر بە درێژایی مێژووی پێغەمبەران سەلامی خوایان لێبێت دوعا هەوێنی گۆڕانکاری و چاکسازی و وەکوڵێ لە ڕیشەوە دەرهێنانی بناغی تاغوت و ستەمکاران بووە ئێمە چۆن وەکوڵێم هەوێنە بۆ خۆمان بەکار بهێنینەوە چۆن دوعا بکەینە هەوێنی چاکسازی و گۆڕانکاری لە خۆمان و لە کۆمەڵگە و لە خێزانمانە. طبعا لە ئێستای ژیانی مرۆڤایەتی بە شێوازێکی گشتی و ئێمەش وەکو میلەتێک کە مەظلومین و لە هەرێمێکیش داین کە بەڕاستی گرفت و قەیران و کێشە و نەخۆشی و نائومێدی و ڕەشبینی و هەتا دوایی زۆر هەیە و خەڵک خاوەنی مافی خۆی نییە بە نمونە ئایا کۆمەلگا چۆن حاڵی بێ لە دوعا کە هەوێنی گۆڕین و گۆڕانکاریە و چۆن حاڵی بن لە دوعا کە مەشروعێکی ذەلیلیە بەرامبەر بەخوا بەڵام مەشروعێکی عیزەت و هەستانەوە و متمانە بەخۆبوون و هەوڵدانە بۆ ئومەت. طبعا پێغەمبەران ئەگەر سێری سەیدنا موسا بکەین يعني زۆرترین قسەی دووبارە بوو لە قورئانە سەیدنا موسایە لە بەرامبەر فیرعەوندا. طبعا موسا پێغەمبەر خاوەنی دوعای زۆرە یەکێک لە وێستگەکانی دوعای چۆن توانیوێتی بەڕاستی بە چەکی دوعا زاڵ بێ بەسەر فیرعەوندا یعنی تۆ تەسەور کەن هەر چەکی دوعایە دڵی فیرعەون نەرم دەکا دەیکا بە خزمەتکاری سەیدنا موسا کە خوای گەورە دەفەرمێ وەئەلقەیت مەحەبەتە منی کە خوای پەروەردگار مەحەبەت و خۆشەویستی خۆی دەبەخشێ بە سەیدنا موسا وا لە فیرعەونیش دەکا لە ماڵەکەی خۆیدا پەروەردەی کا و بەخێویکا کە ئەمەش بەرهەمی دوعایە. لێرەوە ئەگەر بینی ناو ژیاننامەی هەموو پێغەمبەران بە شێوازێکی گشتی دەبینین بەڕاستی یەکێک لە هەوێنی هەستانەوەیان بریتی بۆ لە دوعا ینی پێغەمبەری ئازیزمان صلی الله تعالی علیه وسلم سەحابەکان دەڵێن کەی دەمانزانی لە غەزاکەدا سەر دەکەوین کەی دەمانزانی خوای پەروەردگار نەسرەت مەلایکەمان بۆ دادەبەزێنێ کەی دەمانزانی دوژمنەکانمان پشتی دەشکێ یعنی یەکێک لەو مەشەدانە لە خەندەقدا
خندق زۆر ینی نەهامەتی بۆ مسلمانان هێنا بە جۆرێک کە ینی بەڕاستی سەحابەی دەوری پێغەمبەر ئازیز 300 سەحابەمانەوە کە بە هیچ جۆرێ چۆڵیان نەکرد. لەم ساتە وەختەدا سەحابەیەکی ئازیز کە دەچێت گەشتێک دەکات بۆ ناوبەرەی کوفر و پێغەمبەری ئازیز دەینێرێ کە ئەویش بەڕاستی حوزەیفەی یەمانیە کە حوزەیفە دێتەوە ئەڵێ کە هاتمەوە و هەواڵەکەم هێنا پێغەمبەری ئازیزم بینی دوعای دەکرد. جا لە بەدردا بینیان پێغەمبەری ئازیز شێوازی دوعاکردنەکەی بە جۆرێک بوو دەستی لە ئاستی ڕوخساری تێپەڕی بوو بە ڕادەیەک هێندە بەرزی کردەوە سەریشی دانەواند بوو کە ئەو پەڕی ملکەچی و گەردنکەچی بۆ خوا سبحانه وتعالى سەحابەکان کەوتە خوار عباکی کەوتە خۆتیان بەسەی پێغەمبەری خوا والله خوای پەروەردگار وەڵامان دەداتەوە. لێرەدا مەبەستم پێ ئەوەیە بەڕاستی دوعا بە تەوحید و یەکخواناسیەوە بۆ خوای پەروەردگار هەوێنی گۆڕانکاری و چاکسازی ناو کۆمەلگادا کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە ئێمە بتوانین ئومەت فێر بکەینەوە لە بەرامبەر ستەم و زوڵم و نەعەدالەتیدا یەکێک لە چەکە زۆر بەهێزەکان لە شەوە تاریکەکان لە بینی بەندەکان و خوای پەروەردگارە دەم و دەستی بۆ ببەن بریتیە لە دوعاکردن. بەڵێ مامۆستا زۆر جار مرۆڤێک مەیوزە بێ لەوەی کە مناڵی نابێ یان نەخۆشە و پەککەوتەیە و چەندان ساڵ و کاک محمودی لەسەر قەرەوێڵەی ڕاکشاوە و دکتۆر بە هەموو شێوێ وتێتی وەکڵێ بە هیچ شێوێ چارەسەر نییە یان بۆ منە کوڕێکی لە زینداندایە و حکمی هەتایی بۆ دەرچوە یان لێکدابراوە لە بینی دوو وڵاتە ئیتر مەیوس و تەواو نائومێد بووە دوعا ئەتوانێت کلیلی ئەم نەهامەتی و چەرمەساریانە بۆ ئەم دایک و باوکە بۆ ئەم نەخۆشە بۆ ئەم ئافرەتەی کە هەموو ئاوات و خۆزگەیەکی منداڵە ئەتوانێت ئەم کلی قفڵانەمان بۆ بکاتەوە ئەم کلیلی دوعاە هەر لە خزمەتی قورئاندا کاتێک بۆوانی کە منداڵیان نییە ئەو کەسانی کە خوای پەروەردگار منداڵیان پێبەخشێ بخاطر ئیسمی عەظەمی ئەوانی کە تا ئێستا دەنگی منداڵ لە ماڵیانە نییە ئایا ئێوە وەکو ئەم حاڵەتەوان کە دەفەرمێ ئینی وەهەنە العەظم منی ئێسقانم پیر بووە سرم سپی بووە ئەخر ئێسقان پیر بوون پیاوە بەتەمەنەکان دەزانن ئەڵێ کە ئیتر کەشکا چاک ناوێتەوە چونکە ئێسقانی لاواز بوو پیر بووە. ئەلەم حاڵەتەدا دەبینین کە دەفەرمێ ئینی وەهەنە العەظم منی واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك ربي شقيا. لێرەدا لە بەرامبەر دوعادا دەستەوسان نییە و ناومێدیش نییە بۆیە دەفەرمێ وئینی خفت المەوالیە من وەڕائی وەکانەت امرأەتی عاقر. خێزانم هەر منداڵی نەبووە تا ئێستا هەر منداڵی نەبووە بۆیە فەهەب لی من لەدونکە فەهەب لی ئەمەیەکێکە لە دوعاکان کلیل بێ بۆ ئەوانەی کە منداڵیان نییە فەهەب لی من لەدونکە وەلیە یەریثونی وەیەریث من ئالی یعقوب واجعله ربی ڕەضیە. خوای پەروەردگار یەکسەر بە دوایە دەفەرمێ ئەمە تەمەن باسی قیسەی زەکەریایە وەزەکەریە ئەلێرەدا ئەو لەتیفەیەش گرنگە ڕاست بکەینەوە حتا زەکەریا فەرمێ دوعای نەکرد پێشتر سەرنجی ڕاکێشا باڵندەیەک لەگەڵ بێچوەکەیدا چۆن مامەڵەی دەکرد ئاخر باڵندەیەک کە دێتەوە چۆن خواردن دەکا بە دەمی بێچوەکانیەوە ئەڵێ ئالێوادا حەزی لە منداڵ بوو ئالێوادا فەرمێ وەنادا وزەکەریە ئیذ نادا رەبەه نداء خەفیە بانگەواز و دوعایەکی بەنهێنی بینی خۆی و خوای پەروەردگار ڕەبی ئەمە دوعایە هەر کەسێک کە منداڵی نیەم دوعایە لەبەر کات ڕەبی لا تەذەرنی فەردە وأنت خەیر الوارثین خوایە بە تەنها مەمیڵەوە خوایە بەس تۆ تەنهای خوایە وأنت خەیر الوارثین. ئەمەسا زۆر جار سروشتی ژیان وایە ئەبێ من و تۆ و کاک مەحموود و بینەر هەمووی بۆ منە لە ئەنجامی زەواجەوە مناڵی هەبێ بە ئازادی بژی ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵی هەبێ. بۆچی خوای گەورە زۆر جار حکمت چییە کە دەرگای بۆ منە مناڵبوون لەم ئایلەیەدا ئاخا بۆ منە ڕزق و ڕۆزیدا ئاخا بەڵام بە کلیلەکەی بە دوعایە ینی بۆچی بە دوعا ئەم شتەی پێبەخشێتەوە حکمت لەما چییە؟ زۆربەی کات دەرگاکە دانەخراوە دواخراوە ئەمکان و ئەم وشەیە ئەو ماڵە بەڕێزانەی کە منداڵیان نیە دەقیق وەری بگرن دواخرانە نەک داخران چکە داخران ئەوەی کە هەر منداڵی نابێت ئەوە لە عیلمی خوای پەروەردگارایە بزۆر جار دواخرانە بۆچی دواخراوە؟ مامۆستا سەعیدی نورسی دەڵێ 40 ساڵ داوام کرد دوعامە کرد خوایە شیفای فەقەراتی پشتم بە ئەڵێ سبحان الله ئەو دوعایم جیرانە دەبوو بەڵام هەر کەس دەهاتە لام دوعام بۆ دەکرد خوای پەروەردگار بە سەبەبی دوعاکەی من خوا شیفای دەدا دواتر حاڵی بووم سڕی ئەمە چییە؟
نهێنیەکەی بریتی لەوەی ئەی من چۆن دوعام گیراوی ئەگەر نەخۆش نەبم، ئەگەر من نەخۆش نەبم، ئەگەر من منداڵم لێ نەگیرێتەوە چۆن بگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار، چۆن نازم هەبێ لای خوای پەروەردگار، چۆن پلەی من بەرز بێتەوە لای خوای پەروەردگار و لە ساتە وەختێکدا خوای پەروەردگار دوعام گیرا بکات. کەواتە نهێنی دواخستنەکەی دەگەڕێتەوە بۆی کە بەندەکان زیاتر و زواتر بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆیە هەم ئەم سەرنجڕاکێشانە بۆ بیسەرانی ئازیز و بینەرانی ئازیز، شێخ صالح المەغامیسی ئیمام و خەتیبە لە مزگەوتی پێغەمبەری ئازیز لە قوبا ئێستاش دەڵێ تەمەن منداڵمان نەبوو فترەیەکی زۆر، ئەڵێ وەڵڵاهی لە سوژدەدا 40 دانەجار دوای سوژدەم بەر زۆر دوعام کرد، دواتر کە هەستامەوە ئەڵێ 40 دانەجار وتم ڕەبی لا تەذەرنی فەردە وأنت خەیر الوارثین، خوای پەروەردگار منداڵی پێبەخشین. ئەوانەی کە نەخۆشن، یونس پێغەمبەر، ئەیوب پێغەمبەر، يعني هەرێکێک لەمانە قیسەیان هەیە لە ناو تاریکی و زینداندایە، لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين، خوای پەروەردگار لە ناو تاریکی دەریا و شەو و سنگی حوتا ڕزگاری کرد، نەخۆش بوو خوای پەروەردگار شیفایدا و ئاەتی شیفای لەم سەردەمان نمونەمان چییە لەسەر کاریگەری دوعا، لەوە چێ خەڵکێک بڵێ ئەمانە پێغەمبەر و ئەولیای خوا بوون، بەڵام زۆر جار دایکێک بۆ منە بەردەوام دوعاکە کوڕەکەی ساڵح بێ، ژنێک حەزەکە مێردەکەی بەرەو خوا بگەڕێتەوە، وازی لێ بێنێ لەوەی کە نایڵە عیبادەتەکانی بکات. لەم سەردەمان نمونەیەکی گەشی جوانمان هەیە بەتایبەت لە وڵاتی کوردەواریە بڵین ئەمە سەمەرە و بەرهەمی دوعاکانمانە. نمونەیەک لەو پارێزگای شیرینی پارێزگای سلێمانیدا باوکێک کچەکەی خۆی دەیگەڕێتەوە و مامۆسایەک ئەو بەنووسراوە بە کتێب لامە تۆماری کردووە، دەڵێ بە نابەدڵی دەیدا بە شوو دەیدا بە ئامۆزایەکی خۆی لە شاری سلێمانیدا، دەڵێ زۆر تکای کرد کچەکە، ئاخر من زۆر من دیندارم، من ئەهلی عیبادەتم، ئەو کەسەی عارەخۆرە نوێژنەکەرە لەگەڵ منە ناگونجێ. ئەڵێ هیچ حەلێک نەبوو، دوایە کە زانیم حەل نییە و نەتیجەی بەرەو ئاکامی خراپ دەڕوات، ڕازی بووم و شوم پێکرد. دەڵێ ئافرەتەکە دەڵێ کە شوم پێکرد کە یەکەم شەو پێکەوە بووین، ئەم پیاوە بە منی وت یەکەم نوێش بکە، بەڵام بەم چاوی سەرمە لەسەر بەرماڵ نەتبینم. دووەم لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بە و بەرەو مانگی ڕەمەزان دەچین، بەڵام نەتبینم پارشێ و دەنگە دەنگ و تەقەتەق و من هەڵسێنیت و من بێزار بکەیت. ئەڵێ فعلەن چوونی ناو مانگی ڕەمەزانەوە و من نەمەوێرا ئەو ئاگای لێ بێ و نوێشکەم و نەمەوێرا پارشێ بکەم بە ئاسوودەی و ئەو خەبەری بێتەوە. ئەڵێ شەوی 27 ڕەمەزان بوو، لە شەوی 27 ڕەمەزانە هەستام زۆر بە هێواشی بە هێمنی ڕۆشتم، دەستم کرد بە دوعاکردن، خوایە ئەی ئەو زاتی هەموو دەنگەکان دەبیستی، هەموو کەسەکان دەبینی، خوایە تۆ حاڵی ئێمە دەبینی، خوایە تو ئیسمی عەظەمت من و ئەو هاوسەرێم کۆ بکەرەوە لە دنیادا و خۆت لێمان ڕازی بی، خوایە تو ناوی بەرز و پیرۆزت، خوایە ئەی ئەو زاتەی کە پێت خۆشە بەندەکان بگەڕێنەوە بەلای تۆ، خوایە خۆت لەسەر زاری پێغەمبەرەوە نەتفەرمووە دڵی بەندەکان بە دەستی منە، خوایە دڵی ئەو پیاوەم بگۆڕە و هیدایەتی بە. ئەڵێ زۆر دوعام کرد، بەیانی کە هەستام نانم حاضر کرد بۆ پیاوەکەم کە ئەمە ئافرەتێکی زۆر مەردە زۆر عاقڵە، ئەڵێ نانم حاضر کرد بۆ هاوسەرم، نانی نەخوارد و ڕۆشت، نیوەڕۆ هاتەوە نانی نەخوارد، زۆر خەمم بووتم دیارە لێم تووڕێ زۆر خراپ. ئێوارە هاتەوە زۆشتی سێرم بینی، زۆر ماندوو بوو، شەکەت بوو و عەلاقە خواردنی پێبوو. کە هاتەوە دانیشتین وتم پیاوەکەت خوا زۆر لێم ناڕازیت، چی بکەم؟ وڵێ دانیشە تو ئەو خوایی کە نوێژی بۆ ئەەکەی ئەم شەو چه سیحرێکت لە من کرد؟ ئەڵێ وشەی سیحری بەکارهێنا. وتم سیحری چی؟ ئەڵێ نا ئەم شەو قبر و قیامەت و ناڕەحەتی و یەک دنیا هەڕەشە لە من کرا، بۆ خراپی لەگەڵ ئافرەتەدا، دەبێت چاکبی لەگەڵ ئافرەتەدا، بەسەیتر کۆتایی بێنە بەستەم کردن. ئەڵێ ئالەویادا هەستم کرد، ئیترەوە دیارە کاتی گیرابوونی دوعاکانمە. وتم وەڵڵاهی دوعام کردووە. ئەڵێ وتی من بە ڕۆژوم بەخوا ئیتر پارشێ و هەڵنەسان، بەڵام تەواو نیەتم هێنا من بە ڕۆژوم خۆشم شۆر نوێژیشم کردووە ئەمڕۆ، بەڵام نازام جوان نوێش بکەم، تخوا بە بەرچاومەوە نوێژێ بکە بامری جوان نوێژەکانم بکەم. یعنی ئێستا و مامۆستا بەڕێزە دەڵێ دێنەوە مزگەوت ئەلحەمدە ئەهلی عیبادەتن، ئەمە بەرهەمی دوعا کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە بۆ خانەوادەکانی ئێمە لە ڕووی چاکسازی و لە ڕووی پێکەوە ژیانەوە. زۆر جار باوکێکی بەڕێز دایکێکی بەڕێز ڕەنگە ئازارێ بۆ دوعاکردن لە منداڵەکەی، بەس دوعای لێ مەکە. پێغەمبەری عەزیزە فەرمێ دوعا لە خۆتان مەکەن، لە خێزانتان مەکەن، لە منداڵ مەکەن، دوعایان بۆ بکەن کە قورآنشمان وامە فێرەکە. قورآن دەفەرمێ ڕەبی اجعلنی مقیم الصلاة ومن ذريتي، خوایە خۆ من کە نوێژ دەکەم خۆ بە ئازایەتی خۆم نییە، هیدایەتی تۆیە، خوایە هیدایەتی خۆم و هیدایەتی منداڵەکانیشم بە با پێکەوە نوێژ بکەین. کاک مەحموود نازانم بەرنامەکە مامۆستا وڵی بەردەوام بین زۆرمان پێ خۆش و شتی زۆریشمان بەس بۆ کۆڵێک کۆتان پرسیارم توانین 5 دقیقەی کێش بەردەوام زۆر باشە.
مامۆستا پێویستە مرۆڤی موسڵمان لە کاتی دوعاکردن لە چه حاڵەتێکی دەرونی و ڕۆحیا بێ ئەبینین کاتێک کە سەلەفی ساڵح پێغەمبەران پیاوانی باشی ئەم ئومەتە کە ڕۆشتونەتە دوعاکردن وەکۆڵێ تەنانەت جەستەشیان بەرەو گۆڕانێکی وەکۆڵێ سەیر ڕۆشتووە ینی دەرونیان زۆر ئارام بووە هەستیان بە معنەویەت و بەرزی ڕۆحی خۆیان کرد ئێمە پێویستە لە چه حاڵەتێکی ڕۆحیا بین کاتێک کە دوعاکەین زۆر گرنگە بەڕاستی کاتێک کە دوعاکەین ئێمە ینی دەستمان بەرز بێ دەست بەرزەکەینەوە چونکە لە خوا نەبێ ئەو دەستە بەرز ناکەینەوە پان ناکەینەوە و چاومان کەس بێ و ئەو پەڕی زەلیلی بکەین خوایە تۆ بەهێز و من لاواز خوایە تۆ دەوڵەمەند و من فەقیر خوایە تۆ غەنی خوایە من فەقیر خوایە تۆ هەموو عیبەکانی من دەبینی خوایە من نوقسانیم زۆرە ئەم هەستە زۆر گرنگە کە کەسی نەخۆش وا بکە ینی دیم تەسەوور بکەن زۆر گەنج هەیە واللهی بەم ئاەتە خوای پەروەردگار کاراسانی زەواجی بۆ کردووە موسا پێغەمبەر غەریبە فیرعون دەری کردووە بە دوایەوە بیکوشن کارێکی چاکەی کرد لەگەڵ دوو ئافرەتەکە چوە بن دارەکە دانیش وتی چی ڕەبی لما أنزلت إلي من خير فقير كزانيان دەفەرمون ئەم دوعاە بۆ کار ئاسانی زەواج شوکردن یا ژن هێنان یەکسەر بە دوای ئەمە ئافرەتەکان هاتن بانیان کردەوە و ئەو پیاو باشە کچێکی خۆشی پێدا و نانیشی پێدا و شوێنیشی پێدا ئەم هەستە زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە لە مەسەلەی دوعادا ئەو ڕۆحێتەمان بۆ دروست بێ لا إله إلا أنت توحید و یەکخواناسی سبحانك پاک و بێگەردی بۆ تۆ خوایە ئینی كنت من الظالمین اعترافکردن بە هەڵە و بە گوناه و تاوانی خۆت کاتێ لە مەسەلەی دوعادا ئەم ڕۆحێتانە زۆر گرنگەکە ئێمە بڵێن خوایە ڕزقی تۆ دەخۆین لەسەر خاکی تۆین هەوای تۆ هەڵدەمژین خوایە جێگایەک نییە تۆ نەمان بینی بەم هەستەوە دوعاکردن ئیلا گیرا دەبێ بۆیە بەڕاستی ئێمە یعنی پێغەمبەری ئازیز صلی الله تعالی علیه وسلم گلەیمان لێ دەکا لەوەی کە دەفەرمێ أعجز الناس من عجز عن الدعاء لاواسترین کەس بێهیممەترین ئینسان ئەو کەسانن کە لە دوعادا کەم تەرخەمن مامۆستاگیان شتێک کە زۆر گرنگ بێ لەبارەی دوعا تەبەن وەڵای من پرسیاری زۆرم بوو بەستر کاتەکە ئەرەوە نەبەشی کرد زۆر پێم خۆش بۆ کورتە ئەوەی کە زۆر گرنگ بێ ما بێ و پاشان مامۆستا هەندێک دوعای باش و پڕ لە معنەویەتمان بۆ بکە بەس ئەوەی کە زۆر گرنگ بێ نەمان پرسی بێ و پێویست بکات جەناب ئاماژەی پێی لەبارەی گرنگی و بایەخی دوعاکردن پاشان دوای هەندێک دوعای خۆشمان بۆ بکەی خوای گەورە جەزاباتەوە زۆر گرنگە بەڕاستی مەسەلەی دوعا یعنی کە پەیوەندی بە زار و پەیوەندی بە دڵی ئینسانەوە هەیە مادەم دڵمان ئیشەکات مادەم خاوەنی عەقڵین ئەگەر کەمەندامێکی بەڕێزە ئەگەر نابینایەکی بەڕێزە ئەگەر فەقیرێکە ئەگەر قەرزارێکە ئەگەر نەخۆشێکە ئەگەر لە زیندانێکایە ئەگەر هەر کەسێکەیە و لە هەر کوێیەک هەیە زۆر گرنگە کە گەشتنی ئەو بەخوای پەروەردگار خوای گەورە دەفەرمێ ئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب ئەم هەستە بەڕاستی بۆمان دروست بێت کە گەشتنی ئێمە بۆ بەرۆبەرێک هەر بەرۆبەری هەر دەستگایەک بنمونە ئیستیعلامات و خەڵکی دیکەیە بتبینێ یا نەتبینێ بەڵام گەشتن بەخوا سوبحانه وتعالى لە مەسەلەی دوعادا هیچ وێزگەیەک نییە کە پێویست بۆ بکە ئینسان هەڵوەستی تیا بکە و بگا بەخوای پەروەردگار زۆر باشە جەنابی مامۆستا ئەمە سەبارەت بە دوعا کە خۆت لە ژیان دایت و زیندوی ئەم دوعایە ناکەی جۆرێک دوعامان هەیە لە ڕۆژی قیامەتدا ئەیکەین یعنی ئینسان ئەیکا کە کاتێ خوای گەورە بۆ نمونە مەیئوسێکا لە بەهەشت وەک لە سوورەتی منافقوندا هاتووە لە کۆتا ئاەتەکان کە ئەڵێ یا ئەیها الذین آمنوا لا تلهکم ئەموالکم ولا ئەولادکم عن ذکر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون دواتر الله وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين تاكوتاي ئەمە لە ڕۆژی قیامەتدا بەندەکان بۆ ئەم دوعایەکەن بۆ ئەڵێن خۆزگا منت دوا خستایە و حەشر نەکرایەم و ئێستا حەق و حسابم لەگەڵ نەکرایە یەکەم مردوەکان محتاجی ئەوەن دوعایان بۆ بکەین لە یەکێک لە ماناو واتای ئاەتەکان مردوەکان محتاجی ئەوەن دوعایان بۆ بکەین قورئان دەفەرمێ ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان دووەم دوعا ئەوەندەی وەکو تەوبە وایە تەوبە گیرایە ئەوەندەی تۆ زیندویت و مەرگ نەگەشتۆتە قوڕقوڕاگەت و خۆریش عکس نەبووەتەوە لە هەڵهات دوعاش ئاوهایە دوعاش بەڕاستی ئەوەندەی کە تۆ خاوەنی حیاتی زیندویت عەقڵت هەیە دەتوانیت دوعا بکەی بەڵام سوبحان الله یەکێک لە سزاکان لە بۆ دۆزەخیەکان خۆی گەورە فەرمێ قول ادعوا هەر دوعا بکەن هەر بپاڕێنەوە هەر داوای ئاو بکەن ئەخت زۆر ناڕەحەتە یعنی ئێستا خۆشترین شت ئەوەیە کە تۆ بتوانی ئاو بخۆیتەوە کە کاتێک بەڕۆژویت دەی لەوێ ئەوان داوای ئاوەکەن ئەڵێن یەک تۆز ئاو
هەر ئەپارێنەوە خۆی گەورە فەرمێ هەر بۆ خۆتان قسە بکەن هەر بپارێنەوە هەر بلاڵێنەوە حتا فەرمێ ئیخسەئوا فیها يعني وشەیەکە ئیخسەئوا کە لە دنیادا تەنانەت لە بەرامبەر يعني حاشاكم بۆ بینەران و بیسەران ئازیزیش بۆ سەگ بەکاردێ ئەو شەیە ئیخسەئوا فیها ولا تکەلیمون هەر قسە مەکەن ئەسڵەن ئێوە هەر دوعا بکەن هەر نابیسرێ دوعاکانتان کەواتە ئێمە تا زیندوین با دوعا بکەین بۆ خۆشمان و بۆ مردوەکانیشمان بەڵام ئەو کەسانی کە دەمرێن پەشیمانی بەڕاستی چۆ ئەڵێ کاڵک بە ئەژنۆ دەشکێنن ئاخ ئۆخ هیچ دادیان نادا چونکە مردنیەخی پێگرتوون و ئیسفادەیەکی نییە بۆیان لەبەرەوەی مەوزوعەکەی ئەمڕۆمان باسی دوعاکردن بوو وە کاریگەری و بایەخی دوعا و چێژ بینین و لەزەت بینین لە دوعا و شێوازە دروستەکانی دوعاکردن چۆن دەست پێ بکەین بۆ منە بە الحەمدولله رب العالمین حتا سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ گومانم هەیە خوای گەورە وەڵامی دوعایەک بداتەوە کە سەڵاواتی تێدا لە پێغەمبەری خوا نەدرابێ هەندێک دوعامان بۆ بکەی بەو شێوازە دروستانەی کە بە پێودانگی شەرع و ئیسلامی پیرۆز ڕێپێدراون زۆر سپاس دەکەین إن شاء الله. الحمد لله رب العالمين اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم خواي أيو ذاتي همو دنگا كان دبيستي همو رنگا كان دبيني خواي تو دولة من دو إما هجار خواي لمن خوش با خواي نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت لە هەموو لایەکمان قبولکە خی پەروەردگار ئەم دەستەمان بە زەلیلی بۆ تۆ نەبێ لە کەس بەرز ناکەینەوە ناپارڕینەوە خخوایە تو ئیسمی عەزەمی خۆت خخوای لێمان خۆش بە خخوایە ڕەحمەت و سۆز میهرەبانی خۆتمان بەسەرا ببارێنە خخوایە ڕەحمەتی خۆت بەسەر ئەم ئومەتی مسلمانەدا ببارێنە خخوای دەرگاکانی خێرمان لێ بکەرەوە تەوبە لە تەوبەکاران قبولکە خخوایە شیفای نەخۆشی مسلمانان بە خخوای ئەوانی منداڵیان نیە منداڵیان پێ ببەخشە خخوای ئەوانەی دەنگی منداڵ لە ماڵیانان نیە بۆ خاتری ئیسمی عەزەمت خخوای منداڵیان پێ ببەخشە خۆی ئەوانەی زیندانن دوورخراون لێک دابڕاون لەگەڵ کەس و کاریان بەیەکیان شادیان کەرەوە خوایە بخاتری ئیسمی عەزەمت ئەم ئومەت و ئەم میلەتی کوردی مسلمانە دەرگاکانی خێرمان لێ بکەرەوە خوایە ئەوانەی خزمەتکاری ئیسلامن موفقیان کە خوایە ئەوانەی دش بە دینمانن یا ئەڵڵا گەر شیاوی هیدایەتیان بە وەگەرنا خوایە ئەوانەی دش بە دینمانن دش بە ژینمانن دش بە قوت و سەرۆت و سامانی وڵاتن خوایە بخاتری ئیسمی عەزەمت جارێکی دیکە گەر شیاوی هیدایەتن خوای هیدایەتیان بە وەگەرنا خوایە بخاتری ئیسمی عەزەمت ڕسوایان کە لە دنیا و لە قیامەتە خوایە لە گوناهی من و لە گوناهی ئەم برایەنەوە سەرجەم بینەران و بیسەرانی ئازیز خۆش بە خوایە ئەم ساتەمان بە عیبادەت لێ قبولکە لە گوناهی دایک و باوک و ماڵ و منداڵ و خوشک و برا و کەس و کارمان خۆش بە اللهم آمين اللهم صل وسلم وبارك على حبيبنا محمد سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. خی گەورە پاداش باتەوە جەنابی مامۆستا سوپاس بۆ تۆش کاک ڕیاز. بەڵێ بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست ئینشاءالله پاشناوە بڕێک دێنەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لەگەڵمان بمێنەوە ئینشاءالله. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توپ ئارت.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. کارگەی برنجی ئاڵدان یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە تەڵتوک برنجی دەنکڕی کوردیاسا بەرهەم دێنێت لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ئەڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە تەڵتوک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی و سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە تەڵتوک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێن. ئۆ خەیارە نا خرمەی دێ هەواشە گێدەرە گێدەر خرمەی دێ ناری تێریە میزەڵانە لوسی ئاشکرای کاودێ تربێ دەرکێنە خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنە خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەی دێ خرمەیە جبسی لوسی. کۆمپانیای سەمە سومر. کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی. کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست. یەکجار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان. ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە. کۆمپانیای سەمە سومر. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز. ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە. حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. کۆمپانیای بەیزا. لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی هەشدەمان. تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی. ژووری نووسنی دوونەفەری. سێتی نان خواردن. ژووری نووسنی گەنجان. هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی. دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين خوشحال بوين بیسەران و بینەرانی خۆشەویست جارێکی تر هاتینەوە خزمەتتان بۆ بەرنامەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە مانگی ڕەمەزانی پیرۆز خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ بکات. خۆشەویستان، ئەمڕۆ قۆناغێکی تر دەست پێیەکە لە پێشبڕکێی نیشتیمانی قورئانی پیرۆز بۆ دەنگخۆشی و بۆ جوان خوێندنەوە کە کۆمەڵێک برای ئازیز و خۆشەویست لە شار و شارشکەکانی کوردستانەوە سەرکەوتون بۆ قۆناغی دووەم ئینشاءالله ناوەکانیان ئاشکرا ئەکەین لەم بەرنامەیەدا بە ئیزنی پەروەردگار. دەستان خۆش بێ کاشێر، دووبارە سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر کوێیەکەن. سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێت بەسەر هەمومانە ئینشاءالله. ڕۆژ و تاعات و عیبادەت و پەرستشی مانگی ڕەمەزان لە هەموو لایەک قبوڵ بێ. هەڵبەتە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بەردەوامە لەگەڵ ئێوەی زۆر خۆشەویست، ڕۆژانە بۆ ماوەی 2 کاتژمێر دێتە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. لە بڕگەی یەکەمدا بابەتی ڕۆژ تاوتوێ دەکرێت و باسی لێوە دەکرێت و ئەو بابەتانەی کە تا ئێستا باس کراون هەموو بابەتی ڕۆژانەی ڕۆژوان و ئەو بەڕێزانە بوون کە تاعات و عیبادەت لە مانگی ڕەمەزانە ئەنجامەدەن. لەم ڕۆژدا ئینشاءالله لە بابەتی پێشبڕکێی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورئانی پیرۆز گەیشتۆتە قۆناغێکی نوێ و قۆناغێکی نوێ بەڕێوەی ئینشاءالله. ئەویش ئەوەیە ئەو خۆشەویستانەی کە لەم قۆناغی ڕابردوو کە 12 ڕۆژی ڕابردووە تێپەڕیون و نیزبەیەکی نەجاحی باشیان بەدەستهێناوە یاخود ڕێژەیەکی مەقبولیان بەدەستهێناوە لەلایەن لیژنەی بەڕێزەوە دەچنە قۆناغی ئامادەبوون لە ستۆدیۆی کەناڵی ئاسمانی پەیام و لێرەدا بە شێوەیەکی زیندوو ڕاستەوخۆ لە ڕێی شاشەکان و کامێرەوە قورئان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەخوێنن و بۆ ئەم لیژنە بەڕێزەش دواتر هەڵسەنگاندنێکیان بۆ ئەکرێ. لەو هەڵسەنگاندنە ڕۆژانە دەپاڵێورێن بۆ قۆناغەکانی داهاتووی مانگی ڕەمەزان، ڕۆژەکانی مانگی ڕەمەزان و تا کۆتایی. بەڵێ کاک ڕیاز ئەوەی کە معلومە لیژنەی زۆر بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ ئیعلانی ئەو ناوانە ئەکەن کە بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا بچنە قۆناغی نوێوە و ڕووی علمی ئەو بابەتانەی کە هەریەکە و تایبەتمەندیەکی بەخۆیەوە هەیە. بۆ نمونە کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل و کاک شێخ حوسێن هەر ڕووە علمیەکەی بۆ بینەران و بیسەران باس ئەکەن و تایبەتمەندیەکانی علمی تەجوید و زانستەکانی تایبەت بۆ علما دەخەنە ڕوو بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. مەحموود دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ، دەستخۆشیان لە یەکەین خوای گەورە سەرکەوتویان کە وڵا کاک دکتۆر مەحموود جەنابتان لە ماوەی ئەم 12 ڕۆژەی پێشوە لە بواری بوونە وەستان و دەستپێکردنەوەی قورئانی پیرۆز بزانین ئەم عیلمەی جەنابتان چییە، پێناسەکەی گرنگیەکەی لەسەر چیەوە، جۆرەکەی چیەوە، جەناب لەسەر چ جۆرە بنەمایەک بۆ نمرەت ئەدا بە بەشداربووان و نمرەت لێ وەکۆڵێ دەرەجەت لێ ئەشکان جا بە حکمەوەی پەیوەندی بە زمانی عەرەبی هەیە ئەبێ لغەتەن وەصیلاحەن پێمان بڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. لەخوای گەورە پاڕێنەوە خوای گەورە زانستێکمان پێ بدا کە سوودی هەبێ بۆمان و سوودمان پێ بگەێنێ بۆ زانستێک کە پێی بەخشیوێ ئینشاءالله. دیارە هەر زانستێک پەیوەندی بە قورئانەوە بێ بێگومان ئەو زانستە گرنگە و بەسوودە و پێویستە ئینسانی مسلمان ئەو ئالەتانی کە پێویستە بۆ شارەزابوون لە قورئان شارەزای ببێت. و ئێمە دیارە بە گوێرەوەی کە سەلەفی زانانی ئێمەیان سەحابە و تابعین بۆیان باس کردوین بزانین وەقفێکیدا لای ئەوان چی بووە یاخود چ گرنگیەکی هەبووە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە فەرمودەیەکا کە ئیمامی بەیهەقی گێڕایەتەوە لە سونەنەکەیە فەرمێ ئێمە مودەیەک لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیاین پێشەوەی قورئان فێر بکرین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمانی فێرەکردین واتە دینداری فێرەکراین دوای ئەوە کاتێک کە قورئان فێرە بووین کە سوورەتێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نازڵە بوو
حەڵاڵ و حرامەکەی فێرە بووین فەرمانەکانی خوای گەورە فێرە بووین نەهەیەکەشی و ئەوەش فێرە بووین لەکوێ ئەبێ بۆسی لە قورئانە کاتام عیلمە هەر لە سەردەمی خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەحابە و بە زانانی ئەمە فێر کراوە. ئەوە عومەری کوڕ خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئێمە فێری شەکرانی لەکوێ ئاوەستین و هەر جوبرائیل عەلەیهی سەلام کاتێک کە قورئانی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم خوێندەوە وەکو لە ڕیوایەتەکانە هاتوو کۆمەڵە وەقف هەیە لە قورئان پێوترێ وەقفی جیبریل یعنی وەقفەکە خۆی حەسەنە واتە پەیوەندیشی هەیە ماناکەی ئەو جیمانە کە دانراون ئەوە مەبەست لە جبریلە نەخێر ئەو جیمە مصطلحێکی ترە زاراوەیەکی ترە بەڵام کۆمەڵە وەقف هەیە عولەما باسییان کردو پێوترێ وەقفی جبریل واتە جوبرائیل عەلەیهی سەلام کاتە گەیشتووەتە ئەو شوێنانە هەرچەندە جاری وایە پەیوەندیشی هەبوو ماناکەی بە دوای خۆیەوە وەستاوەتیایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم وا خوێندوێتیەوە بۆ خەڵکی و دیارە حکمەتێکی ژێلەوەی کە بۆ شوازە خوێندراوەتەوە و هەر ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لەبارەی ترتیل و پرسیاری لێکراوە کە خوای گەورە لە قورئانە فەرمێ وەڕەتیل القورئانە تەرتیلا فەرمانمان پێکا کە قورئان بە تەرتیل بخوێنینەوە ئەفەرمێت تەرتیل بریتە لە چی بریتە لە هو تەجوید الحروف ومعرفة الوقوف بەشێکی واتە بریتە لە جوان خوێندنەوەی حرفەکان و بەشی دووهەم لەکوێ بزانی بوەستی. کاک دکتۆر گرنگی ئەم وەستان و دەستپێکردنەوەی لە چدایە؟ ئایا ئەم وەستان و دەستپێکردنەوە ئەم نیشانەی وەقف و ئیبتیداکە وەکو ئەو خاڵبەندیە تەشبیهاتی نەبێت کە ئێمە لە کتێبەکانە ئەبین فاریزە و نیشانەی پرسیار و ئەمە بەتەئکید یعنی ڕۆڵێکی سەرەکیە بینی لە گەاندنی مانایە. ئێستا زۆر جار ئەو کەسێکی گوێی لە قورئانە بێ مەرج نییە قورئان شارەزا بێ یاخود هەر خۆشمان جاری وایە کەسی وایە کە قسەیەکە لە ناوەڕاستی قسەکە ئەگەر وەستانی بکات سەرەکی وەستانەکەی دروست نییە چونکە جوملەکەی تەواو نەبووە. هەر بۆیە لە قورئانی پیرۆزیشدا یعنی جوان وایە کاتێک کە تۆ ئەوەستی لە شوێنێک هەوەستابی ئەو ڕستەی ماناکەی تەواو بوو بێ یاخود کە دەست پێکەیتەوە لە شوێنێک هابێ گونجاو بێ دەست پێکردن ناکرێتەوە مەسەڵەن لە ناوەڕاستی قسەیەک دەست پێ بکەی چونکە ڕوون نییە مەبەست پێی چییە. ئەمە خاڵێک دواتر وە گوتمان ئەو کەسێکی گوێگرە جاری وایە ئەگەر تۆ لەو شوێنە بوەستی و یعنی نەیگەینیتەوە بەیەک جاری وایە ماناکە پێچەوانە ئەگەنێتەوە بۆ منە خوای گەورە لە قورئانە فەرمێ وقالوا اتخذ الله ولدا بێباوەڕەکان یان ئەو کەسانی کە مشریک بوون ئەوان خوای گەورە مناڵی بۆ خۆی قەرار داوە ئەگەر تۆ لەسەر قالوا بوەستی دوای بڵێ اتخذ الله ولدا ئەبێ بە کوفر یعنی هەر ماناکەشی تێگەچێت کەواتە چۆن کە ئێمە پێویستمان بوو بزانین لەکوێ ئاوەستین ئەبێ بزانین چۆن دەست پێکەینەوە چونکە دەست پێکردنەوەکەش گرنگە بە تەنها هەر وەستانەکە گرنگ نییە. جا نەگەیشتمەوە سەر باسی پێناسەکەی دیارە کەواتە وەقف کۆمەڵێک زاراو هەیە لە علمی وەقف و ئیبتیدایە کە دیارە هەر لە ناو زانستی تەجویدی شاباسیێن بابەتان ناکرێ وەقف و قەطع و سەکتمان هەیە. وەقف واتە وەستانێک لە قورئان خوێندنە لەسەر وشەیەک یا لەسەر کۆتایی ئاەتێک مودەیەک کە لەو مودەیە لەو ماوەیەدا عادەتەن ئینسان بتوانێت هەناسەیەک بدا یعنی ئەندازەی دوو حرەکە ئەندازەی زیاتر بۆ وەسێ هەناسەیەک بدا بەڵام بە نیەتی بەردەوام بوون وەقف بریتە لەوەی کە ئینسان یعنی نیەتی بێ بەردەوام بێت چونکە ئەگەر نیەتی نەبێ بەردەوام بێ لە شوێنێکا بۆ سێ کۆتایی ئاەت ببۆنە کە پێوترێ قەطع ئینسان مەسەن جاری وایە قورئان خوێنێت لە شوێنێک ئایا کۆتایی بە قورئان خوێندنەکەی بێنێت دروست نییە لە ناوەڕاستی ئاەتا کۆتایی بە قورئان خوێندن بێنی ئەبێ لە کۆتایی ئاەتێکا کۆتایی بە قورئان خوێندنەکە بێنی وەسەکت بریتە لە وەستانێک کە دیارە ئەوش جوبرائیل عەلەیهی سەلام کاتێک کە ئەم قورئانی گاندووە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کە لەبەر حکمەتێک لەسەر هەندێک شوێن وەستانێکە بەبێ هەناسە ئەندازەی دوو حرەکە ئەمە بریتە لەو مصطلح و زاراوانی کە لە زانستی تەجویددا هەیە بەڵام ئیشەکەی ئێمە زیاتر لەسەر چی لەسەر وەقفە لەکوێ ئاوەستی و لەکوێ دەست پێکەیتەوە ئەمە وەکو پێناسە کەواتە پێناسەکەی بریتە لەوەی کە بزانی لەکوێ ئاوەستی ئەندازەیەکە و ئەندازەی ئینسان بتوانێت هەناسەی تیا بدا بە بەنیەتەوەی بەردەوام بێ لە قورئان خوێندن. ئەی بۆ ئەو کەسانەی ئەو ڕۆژەش ئەم پرسیارم کرد ئەو کەسانەی کە ناتوانن بۆ نمونە لە شوێنی محەددی خۆیان بوەستن یاخود لەو شوێنەوە نایزانن بەردەوام ببنەوە ئەو کێشەیە چۆن چارەسەر خۆی تەمان بۆ نمونە کاک دکتۆر ئافان نازانن ئەمە معنای ئەو ئاەتەیە کە تەواو بووە لەکوێوە دەستی پێ بکەنەوە چی بکەن لەم حاڵەتەیە؟ دیارە پێویستە دیارە ئەو ئالەت و ئەو وەسیلانەی کە بۆ قورئان پێویستە فێری بین یەکێک لەوشان کۆمەڵێک لایەن هەیە یا بێ مانا بزانێ یاخود مانا نازانێ یعنی ئیعراب تۆزە بزانێ ینی تۆکو عەرەبی تۆزێک شارەزا بێ لەوەی کە بزانێ مەسەڵەن حرفی جەر چییە دروست نییە تۆ لەسەر حرفی جەڕێک بۆسی چونکە ماناکەی تەواو نەبووە لەسەر فی نابێ بۆسی لەسەر مین نابێ بۆسی لەسەر قالو نابێ بۆسی چونکە جارێک وەکوای بڵێ وتی چی وت یعنی تۆ ئێستا لە کوردیا بڵێ وتیان یەکسەر چێ وتی چۆن وتی یعنی لەبەرەوە ئەبێ هەندێک وردە لە ئەنجامی دائما ئەو کەسانی کە قورئان خوێن لەگەڵ لای کەسانی شارەزابی خوێنن یعنی ئێستا مناڵێک دەنی تەمەنی 5 ساڵە ئەم مناڵەکە تەمەنی 5 ساڵە هەموو قورئان جای حافظ قورئان 7 ساڵە هەموو حافظ قورئان هەموو قورئانی لەبەرە نابی لە شوێنێکی هەڵەیە وەقفکە بۆ لەبەرەوەی ئەو مامۆستایی کە فێری کردووە چونکە پێش هەموو شتێ بێ بڵین قورئان وەکو عیلمێکی تر نییە ئینسان ڕاخۆی کتێبێک بێنە بیخوێنێتەوە هەرچەند عیلمەکانی تریش پێویستی بە مامۆستا و معلم هەیە بەڵام قورئان لە هەموویان زیاتر پێویستی بە مامۆستا هەیە بۆ ئەبێ مامۆستا چاوی لە دەنی قورئان خوێنەکە بێ هەموو وتمان لە قۆناغێکەکەمان ناتوانین زۆر باش تەقیمی قورئان خوێنەکان بکەین چونکە لەگەڵی تەلەفۆنەوە و چاوی شمالی نییە نازانین ئەو حرفە میمەڵێ نونەڵێ یا لەکوێ ئەوەستاوە بێزۆ
بدیان جاری دەنگەکە باشی ناگا بێمە بەڵام لە قۆناغی دواتر ئینشاءڵڵا ئەو حاڵەتانە حەل باشە لە حاڵەتێکە عەفو بەڵێ قسەی خۆتت لەبیر بێ بەڵێ ئەگەر نەیزانی ئەمە بکە گوناهبار ئەبێ لە شەرعێکەوە خۆی مسلمان لەسەری پێویستە لەسەری واجبە ئەوەندەی کە پێویستە بۆ دینەکەی شارەزای ببێت یعنی مسلمان نەبێت چەند سوورەتێک لە قورئان بزانێ بۆ نوێژەکەی لانیکەم لێ ئەو چەند سوورەتێک کە ئیزانێ بەلای مامۆسایەکی شارەزای فێر ببێت سوورەتی فاتیحەیە تۆ ڕۆژانە 17 جار لانیکەم ئەگە هەر نوێژە فەرزەکان کە خوێنیتەوە ئەبێ بە جوانی بیزانی بخوێنیتەوە لەکوێیە بۆ سێ باسی ئەوت کرد ینی کە مانا نازانێ کە لای مامۆسایەکی خوێنێ مامۆساگە لە شوێنی هەڵای وەقفی کردبێ هەستی پێیەکە یانی ئەزانێ کە ئەم وەقفەی ئەو نادروست بووە ڕبۆی ڕاستەکاتەوە ڕۆڵە لەوامە وەستە لەو شوێنەیە بۆستە مەلەکەیەکتیە زۆر باشە من پێم خۆش بوو بچمە لای کاک دکتۆری ئیسماعیل بۆی بابەتی کاک دکتۆری ئیسماعیلیش کە تایبەتە بە یاساکانی جوان خوێندنەوەی قورئان بەڵام دەچمە لای کاک شێخ حسێن کاک شێخجان ئەو ناوانەی ئەمڕۆ بۆ ئەوەی بینەرانی خۆشەویست و بەشداربوونیش ئاشنا بن و بزانن ناوی چێ دەرچووە و چۆن دەرچووە و چی دەکرێت لە قۆناغەکانی داهاتوو حەزەکەم جەنابەت کورتەیەک لەو بابەتە باز بکەیت و ئەو ناوانەش ئیعلان کەی کە ئینشاءڵڵا نەجاحەتیان بەدەستهێناوە و سەرکەوتن بۆ قۆناغەکانی داهاتوو و لە ئەنجامی پاڵاتنی ناوەکان ئەو بەڕێزانەی کە سەرکەوتون بۆ ئەوەی ناوەکان وەکو تایتڵێکیش بڕوات چەند کەس بەشداری کردووە و چەند کەسیش سەرکەوتون لە ماوەی ئەم 11 ڕۆژەی ڕابردووە زۆر باشە طبعاً کۆمەڵێک بەڕێز سەرکەوتون لە کۆی 50 کەس کە بەشدار بوون لە پێشبڕکێکە لە 50کە 20 کەس سەرکەوتون جا من داواکارم ئەگەر برایان لە کۆنتترۆل بتوانن ناوەکان یەکەی کە بخەنە سەر شاشەکە بۆی خۆشەویستان ناوەکانی خۆیان ببینن ناوەکان بە پێی حروفی ئەبجەدی نییە بە پێی نمرەکانی خۆیانەکە هێناوێنە نمرەکان پێویست ناکە لە ئێستاین بکرێ ئێمە لە ئەڵلقەکانی داهاتووە یان بڵین لە قۆناغەکانی داهاتوو دەرەکەوێ بەڵێ ئەوەی ئەکسەر هەم لە شاشە و هەم لە بە خودی ئەو کەسی کە بەشداریەکە پێشبڕکێکار بە خودی خۆشی ئەوترێت کە چەندێناوە یەکەم کەس جەلال یوسف حسێن لە شاری هەولێر سەرکەوتووە دووەم سەرخێڵ تۆفیق حەمە محێدین لە عەربەت سێم ئەلەند سەردار لە سلێمانی چوارەم وەلید حەسەن لە هەولێر پێنجەم محەممەد ئیسماعیل محێدین کەرکووک شەشەم ڕاستی عوسمان بابەکر سلێمانی حوتەم عوبەیدە موفق لە ڕانیە هەشتەم ئوسامە یعقوب عەبدولکەریم لە سلێمانی نۆیەم ئیدریس حەسەن شەریف لە سلێمانی دەیەم ئیبراهیم مەعسووم عەلی لە هەولێر یانزە هەنگاو یوسف عەبدوڕەحمان لە هەولێر دوانزە مزەفەر حەوێز ئەسعەد لە هەولێر سیانزە محەممەد سەلاح لە سلێمانی چواردە سەرکۆ عوسمان عەبدوڕەحمان پێنجوێن پانزە ئاریان هیوە ئەبوایە ناوی باپیریشی بنووسرایە باشتر بوو سلێمانی شانزە ڕێباز ڕێبوار محێدین حەمە ئەمین ببوورە ڕێباز ڕێبوار حەمە ئەمین هەڵەبجەی شەهید حەڤە عەبدوڕەحمان عەلی حەسەن سلێمانی هەژدە مالیک حسێن مستەفا هەولێر نۆزدە یونس ئیبراهیم محەممەد هەر لە هەولێر بیستەم ئیدریس محێدین عەبدولقادر لە سلێمانی خوا سەرکەوتویان کا و پیرۆزیان بێ کە سەرکەوتن بۆ قۆناغی دووەم ئێمەش پیرۆزباییان لێکەین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین بە ئومێدی ئەوەی ئینشاءڵڵا لە ڕۆژەکانی داهاتوو باشترین ئەدا و جوانترین قورئان و بە خۆشترین دەنگ قورئانی پیرۆز بخوێننەوە ئینشاءڵڵا و دڵی لیژنەی بەڕێز شاد بکەن و دڵیان بهێننە جێ ئینشاءڵڵا هەروەها ببن بە مایەی حوسنی ظەنی لیژنەی بەڕێز و خۆشەویست بە تایبەت کاک دکتۆری ئیسماعیل ئەچمەوە خزمەتی کاک دکتۆری خۆشەویست بۆ ئەوەی بدوێت بۆمان کە بابەتی جوان خوێندنەوەی قورئان کە خۆی بۆ خۆی بەحرێکە لە بابەتی قورئانی پیرۆز و ئەو کەسەی کە قورئان ئەخوێنێ ئایا مولزەمە بە جوانی بیخوێنێتەوە بە شێوەی ئەحکام و ئەو شروتانەی کە جەنابەت باست لێوەکردن لە ڕۆژانی ڕابردوو و ئەو خۆشەویستانەی کە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنەوە بەشدار بوون کە بۆ خۆیان 30 کەسیان تەسەورەکەم هەرسیان هۆکیان جەنابەت بیکە دەرنەچوو بن تا ئەندازەیەک بە حکمیەوەی خوێندنەوەیان هەڵە بووە ئەمە بخەیتە ڕوو بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ ئەوەی وانەزانن کاک دکتۆری ئیسماعیل کە تەحکیمی کردووە بە توندی هۆکارەکەی بزانن کە چی بووە.
بەڵێ دەستان خۆش بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دەستان خۆش بە ئێوەی بەڕێزیش کاک محمود کاک ڕیاض عەزیزتان کێشاوە لەگەڵمانە. خۆی لە ڕاستیە ئێمە کە ئەم ناوانەمان جیا کردوتەوە تەبعاً کەسی وا هەبووە لای من نمرەی تەجویدی زۆر باش بووە، بەڵام سەر نەکەوتووە. لەبەر چی؟ لەبەرەوەی لە سەوتە تەبعاً ئێمە حەدێکمان داناوە هەڵی نابێت لەم مستەوایە لە تەجویدا کەمتر بێ، لەم مستەوایە لە سەوت و لە نەغەما کەمتر بێ و لەم مستەواشە لە وەقف و ئیبتیدا کەمتر بێ. هەرچەندە کەمترین نمریان لە وەقف و ئیبتیدا لێشکاوە، هەر بە تەبیعەتی حەقلەکە مەجالی کەمتر تیا بۆ دەرجەشکاندن، بەڵام کەسی وا بووە لە تەجویدا نمرەکەی زۆر باش بووە لەبەرەوەی لای کاک شێخ تەبعاً ئەمە بۆ ڕوونکردنەوەی قسەکەی جەنابەت لای کاک شێخ لە سەوتا باش نەبووە دەرمان نەچانەوە بۆ قۆناغە، چونکە ئەم دوو بەشە تەواوکەر یەکترین. ناکرێت کەسێک ئەحکامی زۆر مەزبوط بێ بەڵام سەوتی خۆش نەبێ، طبقاتی سەوتی بە کەڵکی بەرنامەکە نەیە. هیواش هەبووە ئەحکامی خراپ بووە لەبەرەوەی لە ئەحکاما باش نەبووە، چەند لای کاک شێخ نمرەی زۆر باشێناوە لە سەوت و مەقاموینە ئەوش هەر دەرنەچووە. ئێمە حسابمان کردوە بەڕاستی ئەبێ لە هەردوو حەقلەکە و هەر سێ حەقلەکە لە ئاستێکا بێت گەیشت بێتە ئاستێکی وا کە بە کەڵکی بەرنامەکە بێ، واتە هەڵی زۆری نەبێت لە ئەحکامی تەجویدا و سەوت و ئەدایەکی باشی هەبێت لە مەجالی سەوتە. ئەمجا سەرکەوتووە. بەنسبەت مەجالەکەی منەوە تەجوید تەبعاً ئەم عیلمە زانستێکی پیرۆزە، پەیوەندی ڕاست و خۆی بە کەلامی خواوەیە، بە فەرمودەی خوای گەورەوە هەیە کە قورئانی پیرۆزە و لەم ڕێگەیەوە ئینسان ئەتوانێت فەرمایشتی خوای گەورە و خۆی بخوێنێتەوە هەروەکو چۆن دابەزیوە. کاتێک خوای گەورە لە قورئانە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ورتل القرآن ترتيلا، إمام علي رضا ورحمة خوای لێ بێ فەرمێ الترتيل هو تجويد الحروف ومعرفة الوقوف. بۆ مانایەی حرفەکان تەجوید واتە تەحسین وەکو خۆی نوتق بکەی ئەدای بکەی بیڵێیت، ئەمە پێی ئەوترێت پێی ئەوترێت تەرتیل. واتە تەرتیل هەندێکی ئەفەرمون تەرتیل طبعاً ئێمە لە مەراتیبی سورعاتی قراءە یعنی شێوازی خوێنەوەی قورئان بە پێی سورعەتەکانی بەڵێ سێ قۆناغمان هەیە، بە شێوەیەکی سێ مەرتەبەمان هەیە بە شێوەیەکی گشتی، تەحقیقمان هەیە، تەدویرمان هەیە، حەدرمان هەیە. ئەڵێ التەرتیل يعم المراتب الثلاث، واتە تەرتیل هەستێکی دێتەوە وەکو مانە عیلمیەکەی. ئەمەی کە ئێستا هەیە وەکو لە مەجالی تیلاوە ئێمە تەرتیل ئەمە تیلاوەی ئەوە مەجالێکی ترە، مستەلحێکی ترە. بەهەرحاڵ ئەبێ و کەسی کە دێتە ئێرە لە ئەحکاما زۆر باش بێ تەجوید چیەک دێتەوە؟ ئێمە هەموو حرفێک لە زمانی عەرەبیان مەخرەجێکی هەیە بۆ مانایی شوێنێکی هەیە بۆ دروستبوون. باشە و لە کاتی دروستبوونەکەیە کۆمەڵێک صفات هەیە، کۆمەڵی خاصیتی تایبەت بە خۆی هەیە کە لە کاتی دەرچوونی لە مەخرەجەکەەوە ئەم خاصیتانە وەرەگرێمانش پێوتێ صفات. ئەبێ هەموو حرفێک مەخرەجەکەی تەواو بێ و زائیدەن ئەو صفاتانە. صفاتەکانیش بە عموم هەندێک صفاتمانێ صفاتی لازمن، ئەمانە هەمووی پەیوەندی بە تەجویدەوە هەیە. بەڵێ بۆ مانایی کە لە هەرگیز لەم حرفە جیا نابێتەوە، ئەوش مەراتیبی خۆی وەرەگرێ. هەندێک صفاتی ژێ صفاتی عارضن کە پەیوەندی بە ئەو حاڵەتەوەیە کە حرفەکە بە حرەکەتێک بۆ حرەکەی کە هەیەی یاخود بە پێش و پاشی خۆیەوە هەیە. واتە هەموو حرفێک دەبێت مەخرەجی تەواو بێ و صفاتەکانی مەزبوط بێ. زائیدەن کاتێکم حرفانە تێکەڵە بن تێگەڵ کێشە بن کەلیمە و جوملەیان لێ دروست دەبێ، کۆمەڵی ئەحکامی تر دروست دەبێ کە لە ئەنجامی لێک نزیکبوونەوەی حرف و کەلیماتەوە وەکو ئیدغام، ئیخفا، ئەحکامی نونی ساکین و تەنوین. باسی ئەوە کە کاتێ ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وەک لە ڕیواتێکدا هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی خەیڕوکم من تعلم القورآن وعلمه، يعني من تعلم وعلمه. أما هم بو خوي فير بو هم خلشيش فير أكا. أما بيوندي بعلمي تجويد وهيا يعني همو أو علوماني كبيوندي بقرآن خلنا وهيا. بله الله أعلم بيوندي باره همو وهيا. الله تولى ظاهري فرمودكو كثير كي باسي فيربوني قرآن كي زيادة لمجالي خوينا ودراسة كرنية ومقصد نمونة توتيرا أميني إما واي اللي قدينوا یەکێک لە ڕووەکانی و ڕوویکی زۆر زەقیەتی ئەویش ئەوەیە کە تۆ فێری ئەوە بیت چۆن فەرمایشتی خوای گەورە ئەخوێنیتەوە، چونکە بەڕاستی ئەبێت فەرمایشتی خوای گەورە و خۆی بخوێنرێتەوە. لەبەرەوە هەتا تۆ فێریش نەبی ناتوانانی بەرامبەر فێر بکەیت. خەیڕوکم من تەعەلەمە ئەبێ یەکەم جار فێر بی وعەلەمەهو پاشان کەسانی دوای خۆی فێر بکات. بۆیە کە ئێماڵین ئەم ئەحکامانە وەکو مەدەکان، ئیدغامە، ئیخفاءە، ئیظهارە، مەقسەد بە نمونە
هەندێک صفاتی ترمان هەیە بەڕاستی کە دروست ئەبێت بەڕاستی ئەبێ ئەمانە هەر هەمی بە مەزبوطی قورئان خوێن بخوێنێتەوە. جا ئەم هەڵانش کە ئێمە باسییانەکەین کە ئەڵێن قوتابی دەرەجەی لێشکاوە لە ئەحکامی تەجویدە، هەڵەکان بەگشتی دوو جۆرە. جۆرێکیان پێوترێ هەڵەیەکی وازح و ئاشکرا کە هەموو کەسستی پێیەکە، پێوتێ اللحن الجەلی. ئەم لحن الجەلی جاری وا هەیە لە گۆڕینی صیفەتێکەوە بێ، یعنی پیتی تاءمان هەیە یەک دوو صیفەتی لێ کردەوە بێ بە پیتی تا، بەس بە گۆڕینی صیفات جاری وا هەیە حرفەکە ئەگۆڕێەوە کە حرف گۆڕامانە ئەگۆڕێ ئەچێتە بابی لحنی جەلیەوە. جاری وا هەیە نەخێر حرەکە ئاگۆڕێ، کەسرەیەکەی کا بە فەتحەیەک، ضەمەیەکەی کا مەخسە بە نمونە بە ساکینێک، ئەمانە شەر بۆ خۆی واتە جاری وا هەیە بەس ماناتێک بەس بە صیفاتێک. جاری وا هەیە بینای کەلیمەکە تێگەچێ لە ڕووی بیناوە، جاری وا هەیە بۆی هەڵەکەەوە معناکە بە تاواتی تێگەچێ بەسەریەکە. لەبەرەوە ئەمە لحنی جەلی و جاری وا هەیە قوتابیەکە مەخسە بە نمونە سێرەکەی ئاەتێک بە شێوازێک نووسراوە بە شێوازێک تری خوێنێتەوە، وەلاکن ئەکثەر الناس لا یؤمنون لا يعلمون، کە ئەمە بە هیچ شێوازێک قابلی قبول نییە. لەبەرەوە بۆ قۆناغی داهاتوو هەر کەسێک لحنی جەلی بکات واتە هەڵەیەکی ظاهیر کەمانە و بینای کەلیمەتێک بدا بەبێ ئەوەی گوێ بدێنەوەی لە ئەحکامی تەجویدا چۆن لە سۆتا چۆن ئەچێتە دەرەوەی مسابقەکە بێ بەشداروان ئاگاداری ئەو خاڵە بن. هەڵی تەجویدی ژێ هەڵی خەفیە، هەڵی شاراوەیە، ئەمانی ئەتوانین بڵێ دەکرێت بە دوو بەشەوە. بەشێکیانێ سێرەکی کەسەکە قورئانە خوێنێتەوەڵێ فمن يعمل مثقال ذرة، سێرێکی زەمەنی غونەکەی لە حەدی خۆی زیاترە، یاخود دەڵێ فمن يعمل مثقال ذرة، سێرەکەی ئەم جارە کەمترە. ئەمە پێی ئەوترێ ئەمە ئەم هەڵەیە کەمترە، دەرەجەی کەمترە وەک لەوەی کەسێک ئەسڵەنە ئیدغامەکە نەکە. دوایە کەی خوێنێتەوەڵێ چێڵێ فمن يعمل ئەڕوا بەسەریە، واتە جاری وا هەیە ئیدغامەکە ئەکات بەڵام تەواو نایکا، جاری وایە غونەکەی ئەداتێ بەڵام زەمەنی غونەکەی تەواو نییە. ئێمە ئینشاڵڵا بۆم قۆناغا هەمووم هەڵانە جیاکەین، یعنی فەرقیە کەسێک حکومەکە هەر جێبەجێ ناکە، کەسێک تر جێبەجێکە بەڵام قسووری هەیە لە جێبەجێکردنیە، یاخود کەسێک مەدێکە کەسێک هەر درێژی ناکاتەوە، کەسێک تر نەخێ درێژێکاتەوە بەڵام نایگەێنتە ئەو زەمەنی کە پێویستە، لە باتیەوەی 6 حرەکە بێ بڵین 4 حرەکەی 5 حرەکەی بەتەکید ئەم هەڵانەش حەقی خۆی و حسابی خۆی بۆکرێت. زۆر باشە کاک دکتۆر. کاک شێخ بچینە لای بوارەکەی جەنابێت، بزانین جەنابێت چیت هەیە و چ شتێک دەیە بۆ ئەو بەشدار بۆ بەڕێزانە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە ئەوە 12 ڕۆژە لەگەڵ ئێمەدا خەریکن، خۆی گەورە پاداشتی خێتان باتەوە ئینشاءالله. بۆ ئەو خۆشەویستانەی کەوا بەشدارن لەم پێشبڕکێدا، بابەتەکەی ئێمە دوو بەش لە خۆ ئەگرێ، بەشێکیان پێوترێ سەوت واتە دەنگ، ئەوی تریشیان پێوترێ نەغەم یان تەڕەنوم. ئەمەش کۆمەڵێک یاسا و پێوەەر هەیە، یان بڵین کۆمەڵێک شت هەیەکەوە ئەگەر هەڵسێ بەو کارانە لە ئەسنای خوێندنەکە دەرەجەی پێشکەوە، ئەگەر بێت و کۆمەڵێک شتی تریش هەیە ئەگەر بیکە ئیسەکە ئەچینە سەری، ئەوانە بێتە هۆی ئەوەی کە دەرەجە وەرگرێ و کاشێخ فرمودەیەک هەیە ئەبی موسای ئەشعری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەیجێڕێتەوە، دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی مثل المؤمن الذي يقرأ القرآن كمثل الأترجة ريحها طيب وطعمها طيب، ومثل المؤمن الذي لا يقرأ القرآن كمثل التمرة لا ريح لها وطعمها حلو. دواتر الله ومثل المنافق الذي يقرأ القرآن كمثل الريحانة ريحها طيب وطعمها مر، ومثل المنافق الذي لا يقرأ القرآن كمثل الحنظلة ليس لها ريح وطعمها مر، متفق عليه. واتا إنسان چەند بتوانێ بە دەنگخۆشی و بە ئەدائێکی جوان و بە شێوازێکی ڕێکوپێک قورئان بخوێنێ لای خوای گەورە ئەوەندە ئەجر و پاداشتی زیاتر ئەبێ و وەک ئۆتروجەکە وایە کە بۆنێکی خۆشی هەیە و بۆنێکی خۆشتر ئەبەخشێتە دەور و پشتەکەی و دەور و پشتەکەیشی ئاسوودە ئەکات. من حەزەکەم ئەوە بڵێم کە ئەو خۆشەویستانە کە بەشدارە بن لەم پێشبڕکێ و لە هەر پێشبڕکەیەکی ترا، یەکەم ئیخلاس زۆر مهمە. ئەو کەسە کە بەشدارە بێ نێتی بۆ دنیا نەبێ، نێتی ئیخلاس بێ تەنها لەبەر خاتری خوا. ئەمە یەک دوو خاڵێکی گرنگ هەیە
کە زۆر جار لەم لاو لەولا باس ئەکرێت کە قورئان بە مەقامات حرامە و نابێ بخوێنرێ و علاقەی بە مۆسیقاوە هەیە. من لێرەوە بە هەموو خۆشەویستێکەڵێم مەقامات بە هیچ جۆرێک علاقەی بە مۆسیقاوە نییە، بە شەرتێک ئەو کەسە مافی تەجوید و ئەحکامی تیلاوە مەخارجی حرفەکان هەمووی با و نیازی ئەوە نەبێ قورئان وەکو بابەتێکی تر تعامل پێ بکات، چونکە قورئان کەلامی خوایە. ئێمە بەپێ ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ زينوا القرآن بأصواتكم، بیڕازێننەوە قورئان بە دەنگەکانتان. یا لە شوێنێکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ ليس منا من لم يتغنى بالقرآن. لا يتغنى بمعنى يستغني نیە. لە هەندێک کتێبا بینیومە کە معاصرین هەندێک زانا و بەڕێزی معاصر کە نووسیویانە يتغنى بەس بۆ ئەوەی خۆیان دوورکەنەوە لەوەی کە بڵێ ئەمە بەلای غینا ئەو بەلای ئەوەوە ئەڕوا بەمعنای يستغني. لە زمانی عەرەبیە يتغنى لەسەر استغنا بنیاد نەنراوە، هیچ علاقەیەکی دوور و نزیک پێوە نییە. لەبەرەوە يتغنى شتێکی ترە و شەیەکی ترە و ئەسڵ و مەصدەرەکەی شتێکی ترە، يستغنيش مەصدەرەکەی شتێکی ترە. لەوە چێ کاک دکتۆر و جەنابیشت کە اختصاص عەرەبیە ئەوە بزانن. مەقامات حەزەکەمە ڕوونکردنەوەی بدەم، ئەم دەنگە لە گەرو و قوڕگی ئینسانەوە وەرگیراوە پێش ئەوەی مۆسیقا و ئالات و ئامێرە میوزیکەکان و مۆسیقەکان هەبێ لە دەنگەوە وەرگیراوە کەوابێ ئەسڵەکە لە دەنگە خوا بەخشیوەتی بە ئینسان. ئەمە یەک. دوو، لە ناحەی سەوتیەوە خوای گەورە هەر کەسێک جۆرێک سەوتی پێداوە، هەیە سەوتی جەهوریە، هەیە سەوتی ڕەقیقە، هەیە ئەتوانێت طبقەی بەرز بخوێنێ، هەیە ناتوانێت بیخوێنێ. ئەو بیرکردنەوە ناتەواوە بۆ قورئان بۆ نمونە ئەو بیرە تەسکە داخراوە بۆ منە لە حیجازە لەو منتیقەی سعودیا تا چەند هۆکارەکە بۆ منە قاری یان لە بواری تیلاوەیە لێ هەڵ نەکەوتووە. ئەمە پەیوەندی بەوە هەیە. حەزم کرد دووبارەیکەیتەوە گەر پرسیارەکە. ئێستا سیرەکەین لە منتیقەی حیجازە کەم قاریمان هەیە لە بواری تیلاوەیە بخوێنێ. بۆ منە هەموو ئەو قاریانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە شاشەشەوە دەرکەوتن هی هەمویان هی وڵاتی میسرن. سیرەکەین لە حیجازیشە بیرێک هەیە ینی زۆر دین ئەباتەوە بە شێوازێک تەسکی ئەکاتەوە دین وە کۆڵێک لە قاڵبەدا کە نایەڵێ بۆ منە لە بواری مۆسیقا و ئەم شتانی کە ئێستا جەنابەت ئاماژەت پێدا. پەیوەندی بەوە هەیە کە تاوانێکیان لە بواری تیلاوەیە لێ لە وڵاتی حیجازیش کۆمەڵێک زانای بەڕێز هەیە، ئێمە ڕێزمان هەیە بۆ فکرەکان و بۆ بیرەکەیان، حتمما ئەوانیش بۆ دیفاعکردن لە پەیامی خوا و لە دینی خوا ئەو ئارائیان یعنی باس کردووە و توانە بۆ ئەوەی کە ئەمە کەلامی خوایە، کەلامی خوا ناکرێ وەکو شتێکی تر تەعاملی لەگەڵا بکرێ. لەبەرەوە بێ بە حەزەرەوە بێ بەو پێی بێ کە خوا و پێغەمبەر پێی رازین و ئەسڵی شەریعەت و کتاب و سنت پێی رازین بەو شێوەیە تەعاملی لەگەڵا بکرێ. بەڵام ئەمەش معنای ئەوە نییە کە بە شێوازێک و بە توندی و بە ئیفرات لا ئیفراتەوە لا تەفرید نابێت لە هیچ لایەنێکیانی بکرێ. ئێمە مادام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە فەرمودەیەکی تر ئاماژەی بەوە کردو کە فەرمێ ما أذن الله لشيء مثل ما أذن لنبي حسن الصوت يقرأ القرآن يجهر به. يعني وأنا رخصتي داوى أبو موسى الأشعري فرمي لقد أوتيت مزمارا من مزامير آل داود. أجر بقريته مثلا مزمار يكيك لو آلتاني كبو موسيقى وقراني وشد بكاريات. يعني بيزان في صلى الله عليه وسلم وكو آلتك موسيقي تشبيه نبي في صلى الله عليه وسلم أو ويني بكاري ناوى. بلام لەگەڵ ئەوەش ئێمە ئاڵین قورئان شتێکی ترە و ئالاتی مۆسیقی و گۆرانی و ئەمانە بوارێکی ترن ناکرێ ئەمە بە هیچ شێوازێک بە هیچ پێوەرێک لە دوور لە نزیک مقارنە بکرێ و لە یەک ئاستادا بنرێ. بەڵام ئەمەژەوە ناگەێنێ ئەم مەقاماتانە بخوێنرێەوە کەسێک وەکوتم هینی پێ بکە. بەس حەزم کرد هەندێک شت باس کەم پێشەوەی بچینە سەر ئەوەی کە ئەو خۆشەویستانە چۆن خۆیان ئامادەکەن کە دێنە ئێرە و چۆن ئەم قۆناغە چۆنیەوە چۆن تەعاملیان لەگەڵا بکەین. ئێمە دەرەجات لەسەر چی ئەشکێوە سەر چی ئەدرێ. شتێک هەیە پێوتری خامەی سەوت. خامەی سەوت ئەو کەسەیە کە خوای گەورە ئەو شتەیە کە خوای گەورە بەخشیوەتی بەو ئینسانە سەوتی خۆی چۆنە، خوا چۆنی پێبەخشیوە. هیوا هەیە وەکوتم جەهوری وایە ڕەقیقی وایە طبقەی بەرزە خوێنەی هەیوا هەیە ناتوانێت بیخوێنێ.
یەکێکی تر لە شتەکان ئەوەیە مرونەة الصوت نەرمی لە سەوتە العرب والزخارف العرب والزخارف الصوتي ئەوەیە کە تۆ خۆت ئەدای بکەی بەس بە شەرتێ وا نەبێ کە تەئسیر لەسەر مدود بکات زۆر جار ئەو زەخرەفە سەوتیانە ئەڵێ والسەما یعنی با تۆ بۆ هینێکی ترە ئەلفەکە قەڵەوەکە لەبەرەوە پێشی مەفتوحە والسەما نەگوە السەما ئاوای لێ نەکە ئەمانە هەمووی دەرەجەی لەسەر ئەشکێ بێ ئاگای لێ بێ تەحەکم لە سەوت و لە نەفەس بتوانی چۆن سەوتی خۆت لە ئەندازێکەوە لە ئاستێکە ڕایگری نە سورعەت بێ زۆر نە زۆر خاو بێ لە شوێنێکە نەفەسی خۆیشت نەفەست مثلەن ئەو شخصە کە ئەتوانێت بڵێن 30 ثانیە نەفەسی هەیە تۆ وامەکە بیگەینی بتەوێت بە زۆر بیگەینی بە چل ئەگەر خۆی لە ڕێگەی تەمرین و ئەوە نەگەیشت بێت بەوەنە تۆ ناتوانانی خۆشەویستم لەوە زیاتری بکەیت لە ئەندازەیەکە بخوێنە کە بتوانی نەفەست بەشی بکە شتێکی ترمانەیە پێوترێ المەساحە الصەوتیە ئاستی دەنگی ئەو شخصە هیوا هەیە هەر خۆی دەنگی بەرزە دەنگی وەکو باسمان کرد هەتا ئەتوانێت طبقەی سەوتی خوێنێ طبقەی بەرزە خوێنێ بێ ئەوەی بکەوێتە چی نشازی سەوتیەوە بەس شێوازێکی جوان ئەدایەکە کاتێک گوێی لێگری مرتاحی بە دەنگەکەی ئەزانی ئەمە خەلەلی دروست نەکردو لە سەوتی خۆیە و تەکەلوف نەکات تەکەلوفی زائید خراپە لە سەوتە باش نییە لە بواری نەغەمیشە تەڕەنوم دەرەجە لەسەر مەقامەکاندان لێ چەند مەقام ئەخوێنێ واگەر بتوانێت شارەزایی لە فەرعەکانی مەقاماتە هەبێ بیخوێنێ الإتقان في الإيقاع وتوزيع النغم على الكلمات والجمل مثلا چۆن ئەمە دابەشەکە ئەو ئاەتانی مثلا بۆ نمونە باسی بەهەشتەکە بەنەهاوت بیخوێنە خۆشەویستم ئەو ئاەتانی باسی عەذابەکە باسی حوزنەکە ئەتوانی بە سەبا بیخوێنی بە ئەمە ئاگادارێک بێ بۆ تۆ کە تۆ بتوانی کە ئەدایەکەی حسن الأداء وتصوير المعنى والخشوع في أثناء التلاوة الإبداع المميز التابع لعرف التلاوة التنوع المطلوب للجمل النغمية أمانة هموي مطلوبة بو قرآن خوين إن جاب أقاد لو الابتداء غير المألوف درجة لأشكي النشاز في أداء المقام درجة لأشكي التكلف والتنطع في أداء النغم درجة لأشكيني الرداءة في مرونة الصوت والنشاز في الدرجات الصوتية درجة لأشكيني الإسراع والإبطاء وكباس مانك زور سريع زور خاوبي أمشهر أبي تلاوەیەکی جوان و ڕێکوپێک ئەدا بکەی خۆی گەورە هەمووتان بۆی پشوویەک بن جەنابیشتان بچینە لای ئەو ناوبڕە قورئانیەی کە ئامادە کراوە ئینشاءالله گوێبیستی بین و دواتر بینەوە خزمەتی دیارەڵێن بەڵێ ڕوونکردنەوە لەسەر هەندێک خەڵک بدرێکە دیارە پەیوەندیان پێوە نەکراوە یاخود بەشداریان پێ نەکراوە لە بەرنامەکە گلەیی هاتووەتە بەشی کۆنتترۆل با بزانین ئەوانە چۆن ئەو خۆشەویستانی کەوا بەشدارن بەشداریان کردووە یا فریان نەکەوتون طبعا چەند خۆشەویستێک پەیوەندی بە منیشەوە کرد کەوا ناویان نووسیوە بەڵام ئەوە بزانن کە هەموو ئەو خۆشەویستانە نەک جارێک و نەک دوو جار و چەند جارێک پەیوەندیان پێوە کراوە ئیتر لەبەر هەر زڕوفێک بێ کە تەلەفۆنەکانیان داخراوە یان لە شوێنێکن کە بڵێن شەبەکە نییە یان بە هەر شێوە و سەبەبێک بوو بێ هۆیەک بوو بێ ئەم مۆبایلە وەرنەگیراوە یان چەند جارێک برایان لە کۆنتترۆل محاولەی ئەویان کردو هەوڵی ئەویان داوە کە ئەم خۆشەویستانە وەرگرن بۆ ئێمە داوای لێبوردنتان لێەکەین لەو ڕۆوە چونکە تا حدێک ئێمە ئەتوانین محاولەی ئەوەتان لەگەڵا بکەین کە ئێوەی خۆشەویست وەرگرین و بەشدار بن لەم پێشبڕکێدا لەبەرەوە من ئەو ڕۆژەی پێشووتریش ئاماژم بەوە کرد ئەم پێشبڕکێ تایبەت بووە بە خوشکان و تایبەت بۆ بەو کەسانی کە شارەزان لە تەجویدا بۆ تایبەتە عەفو بە برایان و ئەبێ ئەو کەسە تەمەنی لە 14 و 15 بەرەو سەرەوە بێ ئەو خوشکانی کە ناویان نووسی و نەیان توانیوە بەشدار بن ئێمە لێرەوە داوای لێبوردنیان لێکردن ئینشەڵڵا لە دەرفەتێکی ترا لە داهاتووە بتوانین پێشبڕکەی کساس بکەین بۆ تایبەت بێ بۆ ئەو بە خوشکان و توشمانە ئاگاداری ئەوانمان کردوێتەوە کە هەر کەس کە بەشدارە بێ لەم بەرنامەیە بێت تەجویدەکەی مەزبوط بێ نابێ بە تەجویدەکەی مەزبوط نەبێ و بێت دەنگ و ئاوازێکی هەبێ بتوانێت بەشدار بێت کاشەکە چینە لای ئەو بابەتی کە چۆن لە داهاتووە بەشداربوانی خۆشەویست بێنە ئۆستۆدیۆ کاک دکتۆر ئەگەر تێبینیەکەت ما بێ لەسەر بابەتی وەقف و ئیبتیدا پێمان خۆشە
دوایین گفتوگۆ لە بەڕێستە وەربگرین سەبارەت بەو بابەتە. باسی هەر جنابەت پرسیاری ئەوت کرد ئەو کات کە ئایا قورئان خوێن کرد شارەزایی لەمانایانە بۆ هەر قورئان مصحەفی ئێستا کە لەبەر دەستە دیارە لیژنەیەکی زۆر بەتوانا و کەفوو لەم بوارەدا ئەو مصحەفیان داناوە کۆمەڵ علاماتیان دانا و نیشانە هاوکارن یعنی قورئان خوێن ئەگەر ئێستا هەر تۆزێک بزانێ زانێ لەکوێیە بۆستێ باشە ڕاست هەندێک ئایا دوور و درێژ ڕەنگە ئەم حاڵەتانەی تیا ڕەچاو نەکرێت دیارە وەقف لە قورئاندا چەند جۆرێکی هەیە وەکوی زانایان باسیان کە جۆرێک لە وەقف هەیە پێوتری اختیباری تاقیکردنەوە واتە قورئان خوێن جارێ مامۆستا تاقی کاتۆ بزانێک لەسەر ئەم وشەیە بوەستێ چۆن ئەوەستێ بە ئەلیف ئەوەستێ بە ها ئەوەستێ بە تا ئەوەستێ دیارە ئەم شێوازە وەستان هەیە وەقفی ئیضطراری هەیە ناچاری هەیە قورئان خوێن جاری وا هەیە هەناسەی پێنامێنێ یاخود کۆکەیەکی بۆیە دێ پژمەیەکی بۆ دێ لەم حاڵەتانەدا بە هەمان شێوە ئەوەستێ ئەمە دیارە وەقفی ناچاری پێوترێ ئەمەش دروستە بەڵام دوایە بێ لێکی بداتەوە وەقفی انتظاری هەیە واتە چاوەڕوانکردن لە کاتی خوێندنەوەی قیرائەتە لای مامۆسایەکی شارەزا کاتێکە قورئانە خوێنێ جاری وایە ئەو چەند قیرائەتەکە لە یەکێدا ناچارە بێت لە شوێنێکا بۆستێ بەڵام بێ ئەو شوێنانی کە ئەوەستێ بە هەمان شێوە مانای ئاەتەکە نەگۆڕێ وەقفی اختیاری هەیە کە قورئان خوێن بەویستی خۆی هەڵەبژێرێ دیارە کاتێک ئێمە گوێ لە قورئان خوێن ئەگرین ئەزانی کە ئاەتەکەی دوور درێژ بۆ یا پێویستی بە وەستان بۆ یا خودنا و زۆر جار هەندێک شتی تر هەیە بۆ مەسەلەی دەرەجاشکان دیارێک ئێمە باسی دەرەجاشکان نەکرێن بەسەوە نییە دیارە قورئان خوێنانە بترسن ئێمە حەز دەکەین هەمویان سەرکەون بەڵام بێ هەڵسەنگ دەرەجاتانە چ ڕێژەیەکی هەبووە کاک شێخ ئێوە بەڕێستان چ ڕێژەیەکتان لە 100 بووە لە 10 بووە لە 10 چەند بووە بۆ نمونە لەسەر وەقف و ئیبتیدا چەند بووە لەسەر تەجوید چەند بووە لەسەر دەنگ و ئاواز معلوماتانە بزانین دەنگ و ئاواز بە خۆشەویستان بزانن ببورن دەنگ 15 لەسەرە بڵێن ئاواز 25 لەسەرە واتە ئەکات ئەمە چل این بوارەکەی جەنابەت چلی لەسەرە 15 بۆ سەوتە بۆ دەنگە بەڵێ باش ئەمە چل سەبارەت بە جەنابەت نەغەم کاک دکتۆر مەحموود ئەگەر دیارە 20 دەرەجەی لەسەرە بوارەکەی من بەڵام دیارە چەند شتێک پێوەندی پێوە هەیە ئەگەر قورئان خوێن نەفەس هەڵکێشە یاخود سەکت بکات لە قورئانەکە کە نەکرێ یان جاری لە قۆناغی یەکەمە ڕەنگە ئەو دەکاریانەمان نەکرێت چونکە لە ڕێگەی تەلەفۆنەوە بەڵام لە قۆناغی دووەمە ئەگەر قورئان خوێن ماوەیەکی زۆر لە بینی دوو جار خوێندنەوەیە بوەستێ یاخود نەتوانێت نەفەسێکی هەبێت ئەندازەی بخوێنێ بە ئەندازەی 20 ثانیە 25 ثانیە کەسە زۆرترین دەرەجە چەند داوایان جاری وا بۆ حاڵەتی وا هەبوو دیارە لەم قۆناغەدا 20 هێناوە بەڵام ڕەنگە لە قۆناغی دواترە وڵی لای من چونکە نسبیە دەنگ وەکو وەقف و ئیبتیدا نییە یاکو و تەجوید نییە تا ڕادێک تەجویدی شەر نسبیە کەس نییە مەسەن لە تەجویدا چل لە چل بێنێ کەسێکیش دەنگی خۆش بێ عەفوەن کاک ڕیاز لای لێ بردنەکەم وەرمونە ئێستا خۆت دەنگت خۆشە کەم جار بەرامبەرەکەت پێ خۆش ئەبێ ئەویش خۆی بۆ خۆی کێشەیەەکە وڵی الحەمدولیلا ئەوانەی کە بەشدار بوون هیچیان دەنگیان ناخۆش نییە بەڵام تێت وەکوتم دەنگ خۆشی نسبیە من مجاملە ناکەم واقعا دەنگت خۆشە نسبیە دەنگ خۆشی لای من دەرەجە هاتووە بەڵام نەگەیشتوەتە چ کاک دکتۆر ئیسماعیل چلی لەسەریانی کەواتە خۆم تەوزیعم کردووە بەڵێ 30 دەرەجەم چۆن داناوە لەسەر ئەو هەڵانی کە ئیکا هەڵەیەکی کووە نیو دەرەجە دەرەجەیەک 2 دەرەجە 5 دەرەجەشی لێشکاوە 10 دەرەجەشی لەسەر شێوازی ئەدایی ئەدای ئەحکامی تەجوید مەقسە جاری وایە دوو کەس قورئانە خوێنن هیچیانە هەڵە ناکەن بەڵام کامیان بەقووەترە باشتر ئەدای ئەحکامەک تەجویدەکانەکە مەقسە ئەمنۆی بۆ دانی ئەو هەشتی بۆ دانی باشە لەبەرەوە لەوەشا فەرقمان کردووە ئەمجا ئاساییشە یعنی مەقسە بە نمونە من لە تەجویدا هەیە 38 و نیو لە چلی هێناوە هەیە مەقسە بە نمونە 37 هێناوە هەشە بڵێن دەرنەچووە لەبەرەوەی تۆ کە قورئانە خوێنی مامۆستاکەت گوێ بۆگرێ تایبەتی لە قۆناغی داوتە کەسەکە دێتە بەرامبەرمان ئێمە سەیری ئەەکەین زانین شێوازی مەقسە دەم و پلی مەقسە لێوی چۆن نوتقی حرفەکانەکات بەڕاستی من هەمووی نمرێ لەسەرە و ئاسایی شەڕم ئێستا سەوتی خۆم دانیشم قورئان بخوێنم دوای تەسجیلی کەم دانیشمەوە خۆشم چل لە چل بۆ خۆم دانانیم لەبەرەوە ئاساییە من نیشانی کەمالێتە بۆ کەمالە بۆ کتابی خۆی گەورە لەبەر تۆ لەو فترەیە کە ئەخوێنی ئەم هەموو حرف و حرکات و کەلیمات و سەوت و نازانم چی ئەبێ ئاگاد لە وەقف ابتدا بێ ئاگاد لە سەوت و نەغەم بێ ئاگاد لە مەقسە بە نمونە لە ئەحکامی تەجوید بێ ئاساییە کۆمەڵی هەڵی زۆر شتی بەسیط و جەوهەری بکەی شتێکی بەسیطە ئینشاءالله وەک دیارە قۆناغی دووەم یا قۆناغی دوای ئەمە ئیتر کۆتایی بەم پەیوەندیە تەلەفۆنیەکانە یعنین و بەشداربوانی خۆشەویست لەو 20 بەشدار بووە دێنە ستۆدیۆ بزانین شێواز و میکانیزمی قۆناغی دووەم چۆن چۆنیە
بۆ منە ئەم قۆناغی یەکەمە بە زۆری جگەل لە وازان یەکەم ڕۆژ و دوم ڕۆژ سێم ڕۆژ ڕۆژەکانی تر هەموو 5 بەشدار بوو حزوریان هەبوو پەیوەندیان ئەکرد لە قۆناغی دووەمە چۆنیە ئایا هەر بیستیان چۆن دابەژەکەی مەسەن ڕۆژەکانە و قۆناغی دووەم چەند ڕۆژە خاینە ئەگە زانیاریەکی پێشبەختە لەسەر قۆناغی دووەم دەی بە بینەران و بەشداربووان سوپاس دەکەین. بەڵێ قۆناغی دووەم وەکو قۆناغی یەکەم نابێ قۆناغی دووەم وەکو جەنابەت ئاماژەت پێکرد دێنە ستودیۆ ئەخوێنن و شوێنێکی تایبەتیان بۆ دیاری کراوە لەو شوێنە ئەخوێنن و ئێمە بە وردی گوێیان لێ ئەگرین و ڕۆژی 2 قورئان خوێن 2 بەشدار بوو بەشداری ئەکەن لە قۆناغی یەکەمە تقریبا نزیکەی 7 دێر هەبووە 6 دێر و نیوی خوێندووە بەڵام لەم قۆناغیانە ئەکرێن نزیکەی 13 دێر بۆ 12 دێر نزیک 13 لاپەڕێک شتێک کەمتر خوێنەکەی بۆ دیارەکەن لە قۆناغی دووەمە بەڵێ بۆیان دیارەکەین و هەر بە قورئای و هەڵی ئەبژێرن پێشوەختە پێیان ناڵێن کە ئەو ئاەت و سوورەتە خوێنن نا چەند وەختێک پێش ئەوە ئیتر ڕۆژێک بێ مەسەلەن تاقێک بێ پێش ئەوە تەلەفۆنیان بۆ کرێ لە کۆنتترۆلەوە بۆ ئەو بەڕێزانە و پێیان ئەوترێ کە تۆ بۆ نمونە لە ژمارەیەک تا ژمارە 10 هەڵبژێرە بۆ نمونە 5 هەڵەبژێرێ کە 5 بۆ نمونە سوورەتێک دەرئەچێت بۆ ئەو ئەم سوورەتە تقریبا حدودی 13 بۆ 12 دێر تایەتی جا بێ وریای ئەوەش بن کە لەم قۆناغە ئەبێ زیاتر لە بواری تەجوید خۆی زیاتر ئامادەکە و لە بواری وەقف و ئیبتیدا ئەگەر پێشتر هەڵەیەک بووە زیاتر خۆی ئامادەکەوە بۆ مەقام و سەوتیش خۆی ئامادەکە چونکە ئەگەر لە ماندوونەکەن بەڵێ ئەگەر لە قۆناغی یەکەمە بۆ نمونە ئێمە وتومانە 3 مەقام بخوێنێ کافیە بەڵام لەم مینا 5 مەقام بەلایانی کەمەوە 5 مەقام ئەبێ بخوێنێت و ئەبێ بتوانێت عورەب و زەخارفی سەوتی بەکار بێنێ بێ ئەوەی تەئسیر بکات لە وەقف و ئیبتیدا و لە ئەحکامی تیلاوە و بتوانێت طبقاتی بەرزتر وەکو جوابیش بەکار بێنێ کەواتە وەکو ئامۆژگاری کەی لە ئستودیۆ ئامادە بن و سبەینێ ئینشا ئەڵڵا سبەینێ دێنە ستودیۆ برایان لە کۆنتترۆل تەلەفۆنیان بۆ ئەکەن و چەند کەس ئامادە ئەبێ دوو کەس دیاری کراون چێوچن بەڵێ ئەو برایانە خۆیان بەپێی ئەوەی کە خشتەکە ناوەکان چۆن هاتووە ئینشاءڵڵا بەو پێیە ئێمە هەوڵ دەدەین دوو کەس بێنە ئێرە دوو بەڕێز لەو بەڕێزانی کە سەرکەوتون بێنە ئێرە بەستەکەم ئەوە بوو لە ڕێژەی یەکەم و دووەمەوە یان لە 2019ەوە بۆ نمونە لا شەرت نییە جاری وایە ئەو کەسە لە هەولێرە دوان لە هەولێر بۆ نمونە ئەیانوێ بۆی بەتەنهانەیە دوان لە هەولێر یەنە ئێرە بەشداری ئەکەن وشەغەر بۆ زانیاری چەند ناوەکانیش بڵاوبوونەوە پێم خۆشە لەو 20 کەسە هەشتیان بە کۆلە پلەی یەکەم لە شاری سلێمانی بوون حوتیان بۆ شاری هەولێر هەر یەک لە شارە خۆشەویستەکانی ڕانیە و هەڵەبجە و عەربەت و کەرکووک و پێنجوێنیش یەکی یەک بەشدار بوویان تیا سەرکەوتووە ئێمە هیوای سەرکەوتنیان بۆ خوازێت بۆ ئەوەی کە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین انشاءالله کاک شێخ ئەویشم لەبیر نەچێت بۆ ئەو خۆشەویستانە ڕێوجیان بۆ گیراوەتە بەرەوانیکە دابین کراوە کەوانی کە لە دەرەوەی شاری سلێمانی وەدێن ئینشاءالله بەڵێ حتمەن ئەو ڕوونکردنەوەی کاک شێخ لە جێ خۆیەتی ئەو خۆشەویستانەی کە لە دەرەوەی شاری سلێمانیەوە دێن بۆ ئەوەی بەشدار بن لە پێشبڕکێکەدا ئینشاءالله تەواوی وەسیلەیان بۆ ئامادە کراوە و گرفتێک نابێت بە ئیزنیخوا بە ئومێدی ئەوەی بە دڵفراوانیەوە گەر نوقسانیە کەم و کوڕیەک هەبوو ئینشاءالله بە دڵفراوانیەوە لێمان وەربگرن و خوای گەورە ئەم پێشبڕکێمان لێ قبول بکات چونکە یەکەم ئامانج لەوەدایە کە زۆرترین حەسەنات و پاداش لەلایەن خوای پەروەردگارەوە وەربگرین. کاک شێخ ئەو کاتی کە ماومانە زۆر کەمە 3 بۆ 4 خولەکێک ئەبێت حەز ئەەکەین هەم بەشدار بووەکان ئاشنا بکەی ئەو بە ڕێزانی کە بەشدارن و زۆر زیاتریش من لەوە قسە نەکەم عەفوم بکەن جەنابەت بە قورئان خوێندنێک بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز ئاشنامان بکەی ئینشاءالله و بێتە کۆتایی بەرنامەکە و دواتر من ئەم 12 ڕۆژەشە گوێمان لە کاک دکتۆر مەحموود کاک ئیسماعیل نەمونازان بە ئەوانیش لە بوارەکە بخوێنە هەندێکیان خوێندایە باشتر بۆ یانی کاک شێخ حسەین ژەر بخوێنێ بەڵام ئەمانیش هەر لە کاک دکتۆر مەحموودەوە دەست پێ کاک دکتۆر بۆ یەک خولەکیان دێن گوێمان لە دەنگ و شێوازی خوێندنی ئەمانیش هەر چۆنێک بێ هەر خۆشە وا هەستکەین کە جەنابیشت مەسەلەن قورئان خوێنی سێ خولەکمان ماوە یەک خولەکی ئەگەر 3 خولەکمان ماوە بەڵێ خولەکێک حەزەکەم بۆتان عەرز بکەم کە دیارە قورئان خوێن
وەکو ئەوی کاکشێخ خوێنێ پێوتێت تحقیق یا ئەوی لە مستەلەحی خۆمانە پێڵەن تیلاوە ڕەنگە من و جنابی دکتۆر ئیسماعیل بۆ شێوازە زۆر ئاشنا بیا زۆر پێمان نەخوێنەوە زیاترەوەی کە لە نوێژا پێ خوێندرا لە ئیمامەتە لەوە بەس لە خزمەتانە مەگەر پێتان ئاەتێکە لە خزمەتانە خوێن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ووصينا الإنسان بوالديه إحسانا حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا حتى إذا بلغ أشده وبلغ 40 سنة قال رب أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأصلح لي في ذريتي إني تبت إليك وإني من المسلمين أولئك الذين نتقبل عنهم أحسن ما عملوا ونتجاوز عن سيئاتهم في أصحاب الجنة وعد الصدق الذي كانوا يوعدون. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره صدق الله العظيم. کاک دکتۆر ئیسماعیلیان با گوێبیستی جەنابیش دەبین بە یەقلێک خی گەورە پاداشت باتەوە إنشاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. دەستەکان خۆش بێ کاک دکتۆر گیان خی گەورە پاداشت داتەوە ئینشاءالله. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کاک شێخ حسێن و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل. کاک ڕیاز فەرموو. بینەرانی بەڕێز کاک مەحموود زۆر سپاس بۆ سپاس بۆیە بە بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی هەم ئەڵقەی ئەمڕۆمان لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و هەم قۆناغی یەکەمی بەرنامەکەش بە سەرکەوتنی 20 بەشدار بووی بەڕێز کۆتایی هات.
خی گەورە پاداشتی هەر هەموو ئەو بەڕێزانە ئەوانەی کە سەرکەوتن بۆ قۆناغی دووەم و ئەوانەشی کە نەیانتوانی سەرکەوتن بەدەست بهێنن لەم بەرنامە خی گەورە پاداشتی هەمداتەوە هەمومان سەرکەوتوی دنیا و قیامەت بکات تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و بە بەزەیی و بە میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.